بینەرانی خۆشەویست ئەو کاتتان باش بەرنامەی چارلاین لە درێژەی بەرنمەکانی خۆیان ئەپەرژێتە سەرێکی لە تەوەرە گرنگەکان ئەوڕۆ بەرنامەی ئەوڕۆمان بەرنمەیەەکە لەسەر کۆمەڵە لە دامەزراندنیوە تا ئەوڕۆ کۆمەڵە وەکو ڕوتێکی سیاسی کە یەکێک لە دراویشتەکانی شۆڕشی ساڵی 1970 لە ئێران لە کوردستان بە دروستبوونی هاتەکایی سیاسیەوە ئەمەش دوای ڕاگەاندنی خۆی بوو کە دوای 10 ساڵ نزیکەی 10 ساڵ لە خەباتی نهێنی لەگەڵ شەیدبوونی یەکێک لە ڕێبەرانی یەکێک لە دامەزرێنانی بەناوی حەمەحسەینی کەریمی ئاشکرابوونی خۆی لە ساڵی 1970 ڕاگەاند کۆمەڵە وەکو ڕوتێکی سیاسی بە قۆناغی جۆرا و جۆر لە بزوتنەوەی کوردستانە تێپەڕ بووە ئەم حیزبە لەگەڵ هاتنە مەیدانە کۆمەڵی ئاڵوگۆڕی هێنایە کۆمەلگای کوردستانەوە دواتر تووشی کۆمەڵێ ئاڵوگۆڕی ترەبێ بە دروستکردنی حیزبی کۆمونیست دواتر بە جیابوونەوەی جۆرا و جۆر و ڕوتی جۆرا و جۆر لەم ڕوتەدا ئەم ڕوتە تا ئێستاش لە کۆمەلگای کوردستان درێژە بە کار و چالاکی خۆیدا 26 ڕێبەندان ساڕۆژی دامەزراندنی کۆمەڵەیە یا ساڵوەگەری ئاشکرابوونی خەباتی کۆمەڵەیە دامەزراوەی چار لە درێژەی کارەکانی خۆیان دەپەرژێتە سەرمکارانە بۆیە لە ساڵیا دێوە حیزبانە یا ئەو ڕوتانەی کە لە کۆمەلگای کوردستانە لە هەر چوار پارچە هەن دەپەرژێتە سەر قسەکردن و هەڵسەنگاندن بۆ لایەنە باش و لایەنە نەگەتیڤەکانی هەر ڕوتێکی سیاسی و یەکێ لەوانە کە ئێستا باسی لەسەرەکەین کۆمەڵەیە دامەزراوەی چار بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە 3 میوانی بەڕێزی بانکێش کردووە کە ئەوانش بریتین لە بەڕێز کاک یەدوڵای بیگلەری کە یەکێ لە دامەزرێنانی کۆمەڵەیە کاک یەدوڵا لە سەردەمی شۆڕشی ئێرانە قازی دادستان بووە لە کوردستان بە دواتر یەکێتر لەو کادرانە کاک بەهمەنی عەلیارە کە بۆ ماوەیەکی زۆر ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگەری کوردستانی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بووە و لە سەرەتای ئینقلابە تازە دەچێتە دانشگا و یەکێتر لەو کادرانە کاکی یوسفی پاوەیە کە هەر لە سەرەتای ئینقلابە خوێندکاری زانکۆ ئەبێ و لەگەڵ دەستپێکردنی ئینقلابە چەک هەڵەگرێت بە من و هاوڕێم کاک ئەمینی سورخابی لە دامەزراوەی چار لەگەڵ ئەم سێ خۆشەویستە تاوتوێی ئەم ڕوتە سیاسیەکەین و کاک یەدوڵای بیگلەری و کاک بەهمەن و کاک یوسف بەپێی بەدوادچوونەکانی ئێمە لە مێژووی خۆیانە لەم ڕوتە سیاسیا خاوەنی قسە و بیر و بۆچوون و هەڵوێستی خۆیان بوون بۆیە لەم بابەتە ئەم بابەتە لەگەڵ ئەم سێ بەڕێزە دەدەینە بەرباس و قسەکردن و لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە هەڵسەنگاندن بۆ مێژووی کۆمەڵە لە دامەزراندنەوە تا ئەبڕۆ دەکەین بەناوی خۆم و هاوڕێم لە کاگەمین زۆر بە خێراتنی هەرسێکتان دەکەین و هیوادارم بتوانین گفتوگویەکی چڕوپڕ و گەرم و گوڕ بڕێوە بێت بەڕێزان من سڵاو عەرز دەکەم لە خزمەت گشتانە بە تایبەت کاک بەهمەن و کاک یۆسف کە وەکو سەکەر لێرە ڕۆڵیان هەیە منیش سڵاو و ئێرادەتم هەیە لە خزمەت هاوڕێیانی زۆر خۆشەویست کاگیەدێ و کاک یۆسف و هەروە ئێوە هاوڕێیانی خۆشەویستی بەرنامەی چار و سڵاو ئێرادەتشم هەیە بۆ بینەرانی و بەرنامەی و دووادارم باسێکی شیا و گونجاوی تاریخی هەڵە بێت کاک یوسف ئەگەر قسێکتان نەبێ من باسەکە دەست پێ من پێشەکی لە خزمەت مامۆستای بەڕێز و بە چەشکێنی نەسڵی ئێمە لە بواری خەباتی ڕوتی کۆمەڵەدا کە خۆی یەکێ لە بنیانگوزاران و بە چەشکێنانی ئەو بوارە بووە عەرزی سڵاوم هەیە و ڕێز و احترامی تایبەتم هەیە بۆی هەروای دۆستی عەزیزم کاک بەهمەنی عەلیار و ئێوە بەڕێوەبەرانی چار و هەموو کەسێک کە ئەم بەرنامە ئەبینێت یا ئەبیست زۆر سپاس کاک یوسف کاگەمین ئەگەر قسێکتان هەیە من دەست پێ نەوەڵام من ئێستا قسەیەکم نییە هەر بە خێراتنی میوانەکانەکەم و فەرموو با لەو تەورەوە دەست پێ بکەین بارودۆخی سیاسی ئێران بارودۆخێکە کە ڕژێمی شا سەرکوتی زۆرێک لە چالاکانی سیاسیەکە و فکرەی چە بەو کاتە لە ئێران و کوردستانیشا پەراسێدێت کۆمەڵا وەکو ڕوتێک خەباتێکی ژێرزەمینی هەیە لە نزیکەی 10 ساڵ و دواتر لە وەک باسمان کرد لە شەیدبوونی حەمەحسەینی کەریمی خۆی ڕاگەێنێ ئایا بە بڕوای تۆ کاگیەدی دروستبوونی کۆمەڵا وەڵامێک بوو بە زەرورەتێکی تاریخی لە کۆمەلگای کوردستانە
بە بڕوای من بەڵێ وابوو بە تایبەت لەو دەورانە یعنی ئەگەر حساوی بکەی لە دەهەی 40 بەملاوە دوای ئیسلاحات ئەرزی خەڵکێکی زۆر لە دێهات و ئەوانە بێکار بوون، ئەوانەی کە خۆشنشین بوون و ئەوانەی کە ئیتر بۆ کاری زەراعەتی لەوێ نەیانەتوانی بمێننەوە مەجبور بوون بێنە حاشیە شارەکان. کارەکەیشیان کاری فەسلی بوو، یعنی لە زمانێکە کە کاری ساختمان و بینا لە ڕێەوە بووایە ئەوانیش کاریان بەدەسەهات. ئەڵبەتە کارگەلێکی سووکیشیان لە شارە گەورەکانە گردوو دەیکیان، بەڵام ئەوانە لە ئەقەلیەتا بوون، زۆربەیان کارگەری فەسلی بوون. بێ ناومێدی لەوەی کە دوا ڕۆژ چیان بەسەرتێ ئەوەی کە زەمانەتێ تەزمینێ نەبوو بۆ ئیدامەکاری، ئەوەی کە لە وڵاتە ئەساسەن تەبعیزاتێ زۆر بوو لە دەورانی پەهلەویە، کارمەند نسبەت بە غێر کارمەند بەڕاستی زۆر متعەدایە کرد. ئەمجا ساحێبکار لەسەر کاریگەر، ئاغا لەسەر دێحقان، کەشاوەر، ئەوانە ئەو بێنە بوو و لە گشتی مهمتر چاوسانەوەی ملی بۆ سەر خەڵکی کورد. ئەوەش ستەمێک بوو کە بەئیسڵا لەو دۆرانی ئەوایلی دوای قیامە ئەیان ستەمی مزاعەفە لەسەر ملەتی کورد، یعنی کاریگەرەکەی بێژگەرەوە کە هێنەبوو لە باری نەتەوەیی و ملیشەوە هێشتا هەر دەرەجە دوو بوو، دەستوو بوو. بەو بۆنەوە ئەو زەمانیشە تقریبەن ئەتوانم بێژم لە ساڵی 43ەوە لە مەراکزی دانشگاییە، ئەڵبەتە ئەو وەختە دانشگای تاران گەورەترین دانشگا بوو، لەو دوای دانشگای تەورێزمان بوو. ئەسپاهان و مەشهەدی دانشگای تیا بوون، ئەوانە دانشجوی کوردی فرە کەم بوو، وەلێ لە دانشگای تاران و دانشگای تەورۆ دانشگای کورد هەبوون، دانشجوی کورد زۆر بوون. بەو بۆنەوە ئەو زەرورەتە کە ئەشێکارێ بکەیە بۆ هەم میلەتی کورد هەم بۆ هەژار و فەقیری کوردستان، ئەوە ئیتر لە ساڵی 43ەوە تقریبەن بیرۆکەی چەپ هاتە مەیدان، ئەویش عیلەتی بوو. ئێمە تا ساڵی 42 و ئاخری ساڵی 42 کوردایەتیمانە کرد، ئەڵبەتە کوردایەتی بەو مەعنا کە مبارزە بۆ حقوق ملی گەلی کورد. دوای لە ئەوایلی ئەواخری ئسپەندی 42 ئەوایلی فەروەردینی 43 گیرانێکی سەرتاسەری لە ئێرانە کرا، کاک بەهمەن خۆش شاهدە، دوو مامۆی بەڕێزی کەفتنە زیندان هەر لەو وەختە، سڵێمان ئاغا و عوسمان ئاغا و کەسانی فرە لە دانشجوەکان ئێمەش دانشگای تاران حدود 10-12 نەفەر کەوتنە زیندان. لەوانە کاک فاتح شێخەلئیسلامی بوو، کاک سوارەی ئیلخانی زادە کە و کاک عەلی حەسەنیانی کە هەر سێکیان شاعرانی نەوپەردازی جوانی کورد بوون و بەهۆی ئەوە کە هەم لە نیما و شاملو و ئەخەوان سالس و شوعەرای ئێرانی تاسیریان وەرەگرت، لە شاعرگەل کورد وەک هەژار و هێمن و پیرەمێرد و قانع و بەتایبەت مامۆستا گۆران کە دانەری شعری نەوی کوردی بوو تاسیریان وەرەگرت و شعری نوێی کوردیان بەڕاستی گەشە پێدا. دوای ئەوە ئیتر لە تا ئاخری ساڵی 42 تقریبەن ئەتوانم بێژم جبهەی ملی تەنها سازمانێ بوو کە لە دانشگا فعال بوو. ئەگەر بنیامگەرێکی چەپ بوون تودەی بوون کە تودەیەکان وەک تاکە کەس نەوەک جەریان لە دانشگا فعال بوون. لە ساڵی 42 جا بەهاری 42 تا خوردە 42 دانشجوی مەذهبیش فعالیەتیان دەست پێ کرد، بەڵام لە 43 و بەولا وردە وردە بیرۆکەی چەپ هاتە بەرەو ئەوی بە بۆنەی ئەوە کە انتقاداتی خروشچۆف لە کۆنگرەی 20 لە ستالین بە فارسی بڵاوە بۆ لە ئێران و لە ڕۆژنامەگەلە، هەروەها
اختلافات بين چین و سۆڤیەت کەفتە ڕوو و حزب کۆمۆنیستە چین بەطور کولی حزب کۆمۆنیست شەوروی بە ڕڤیزیۆنیست و سۆسیال ئەمپریالیزم ئەزانی و تەزادێکی گەورە کەفتە بینەوە دوانە. ئیتر ئێمەش مەحفلێکی بوچک بووین کە دوای ئەوە کە ئەو یەکێتی خوێندکارانە کەوتم کوردایەتیە کرد لە بین چوو وردە وردە ئیتر بیرۆکەی چەپمان وەرگرت، کتێوگەل تازە هاتە بازار وەک کتێوی مەسەڵەن فەرزفەرم و ئوسول مقدماتی فەلسەفە، وەکو جەنگە شەکەر دەرکوبا کە سارتر نووسیبووی و گزارشێکی واقعی بوو لەو وەختەی کوبا، وەکو نووسەرگەل ئێرانی هەدایەت و غوڵام حوسێن ساعیدی و ئەو نووسەرگەلە مەجەلاتی نگین و فردەوسی و ئەوانە گشتی وای بەسەرهات کە بیرۆکە چەپ هەوی بوو لە دانشگاگەناوە وردە وردە گەشەی ئەکرد. ئێمەش بەشێ بوچک لەو بازماندەی ئەو یەکێتی خوێندکارانی کوردە کە لە تاران فعال بوو بەرەو چەپ ڕۆیشتین و متاڵعاتمان کرد و کتێومان خوێند و کتێومان ئەگەر دەست کەفتایت یا ئەمان نووسیە و لە ڕووی یا ئەماندا دەست ڕفێقەکانە و بەدزیکەوە بەڕاستی جێگای خەتەریش بوو. لە عین حاڵات بەعزە کتێوێک چاپ بوون و بەعزە کتێوێکیش دوو کتێوخانەی گەورەی ڕووسی لە تارانە بوون، یەکێ ساکۆ یەکێ گوتەنبرگ کە ئەمانە کتێوی فارسیان ئەهاورد زۆر بە هەرزان یا اختیار خەڵک. مەسەڵەن 10 جڵد شاهنامە بە تەفسیر و بە شەرح و بە معنی کەلمات و بە هەموو ئەوانەوە بە 10 تمەن ئەسنیا لە حاڵێکا مەسەڵەن ممکن بوو هەر ئەوە ئەگەر لە ئێرانە لە چاپ بدرێت 50-60 تمەن ئەرزشی بوو. بەرحاڵ بەو جۆرە ئیجازە بدەیت ئەو تەئسیرانە هەبوو تا چەند ئەو قسە ڕاستە یا ئەوەژێکی لەو فاکتەرانەیە کە بزوتنەوەی 46-47 لە کوردستانە تەئسیری هەبوو لەسەر لێبەرانی کۆمەڵە بۆ دروستکردنی کۆمەڵە. دوای ئەومانە بوو ئەوان تاسیریان بێ، ئەوان داوای یارمەتیان کرد، ئێمە چوین بەهانایانەوە. هاوڕێمان کاک سەلاح مۆتەدی نامەیەکی شەریفزادە ئیسماعیلی شەریفزادە هەناردووی بۆی داوای کردبوو کە دانیشتووەکان بێن و کۆمەکیان بکەن. ئێمەش لەسەر ئەوە کە کۆمەکیان بکەین هیچ شەکێکمان نەبوو، بەڵام وتمان بزانین تۆزی بیری لێ بکەینەوە. کۆبوونەوەیەکمان دانا لە سەقز بۆ شەوی نەورۆزی ساڵی 47 یعنی ئاخری ئیسفەندی 46. لەوێ چوین و کۆبوونەوەمان کرد، بەڵام لە تاران لە کۆبوونەوەکەی تارانە شەرتمان کردبوو ئەشێ هەر تەسمیمەی ئەگرین بە ئیتفاق ئارابێ بەهێنەوێ. ئیتر دوو کەس لە هاوڕێیان کە تۆزێ لە ئێمە منتقیتر بیریانە کردەوە، ئەو وەختە دانیشتجوییان تەواو کردبوو چوو بوونە دەرەوە، ئەوان هاتن مخالفەتیان کرد. مخالفەتەکەیان ئەوە بووتیان ئێمە نازانین ئەمانە لە کێ دەست و دەستور وەرەگرن، کێ یارمەتیان ئەدا، ئایا ئەسەن ئەگەر کەسێکیان لە بین بچێ کەسێ یا دوو کەس هەست هەڵسێ چەکەکانیان هەڵبگرێتەوە یانە. دیمان قسەکانیان بەرحاڵ ئەوان بردیانەوە، چونکە ئێمە وتومان ئیتفاقارا ئەشێ بڕین، ئیتفاقارامان نەتوانی بکەین و گەڕاینەوە بۆ تاران. ئەو شعرەی کاکسوارەی ئیلخانیزادە کە هێژێ ئێوە کێن خێڵەی درۆ، ئەوە بەو وەختە بە ئێمەی وت کە نەمانتوانیوە ئەو تەوافقە بکەین. بە هەر حاڵ هەر ئەوە تەواو بوو، ئێمە گەڕاینەوە بۆ تاران دوای 13 بەدەر خەبەر هات کە یادی بەخێر سولێمان معینی گیراوە لە دەستور ئیعدامی دراوە و
لە ئەزمر گریان لە سووریا دامی گریاوە و دەستەکەیان دابە ئێران لە ئێرانیجا لە مەهاباد و ئەوانە گەڕانیان دەسەدەکەی ئەوە لە پشت ماشینێکەوە هەڵیان ئەوەسی و لە ناو شاران نمایشیاندا ومرد ئەوە فرێ پێ نەچوو کاکسمای شەریفزادە و چوار هاوڕێی لە منتەقەی بانە لە غارێ بەناو دارێنە لەوێ کەفتنە کەمین و کەفتنە گیر لەوەخا کابرایەک بەناو کوێخا شەریف ڕەفێقیان بوو ئەمە پەشیمانە بۆ ڕووی خۆی تەحویل ئەمنیەدا چونکە ژاندامری بە شۆن جەماعەتەوە بوو حتا تێدادێکیش مزدور محلی ئێعلام استخدام کردبوو کە پیانەوت چریک کوێخا شەریف چوو خۆی تەحویلدا و چریک و ژانداری بردە سەر ئەو غاردارێنە و ئەو ڕەپێگەریژە لە 12 ئوردیبێشتی 47 لە بین چوون دوای ئەوە ئجازە بدەیت دێمەوە خزمەتت بە بچینە لای کا بەهمەن بۆ ئەوەی بەێژە پێ بدەین کاک بە من ئەو کاک یەدی باسی ئەو زمینەی کرد کە چەپ و ئەوان کەوت نەژێر تەسیری ئەو بارودۆخە کە لە ئێرانە هەبوو پێ دوای ئەو زەرورەتە کە کۆمەڵی دروست کرد چیە لە ڕوانگەی جنابتەوە بە بڕای من دوو ئاڵوگۆڕ لە کۆمەلگای ئێراندا پێک هاتبوو کە یەشیان بەدوای ئیسلاحاتی ئەرزیدا مناسباتی ئاغاڵایەتی تەواو بوو و خەڵکێکی زۆر ڕووی کرد بۆ شارەکان و چینی کرەکە پێک هاتبوو و ئێران دەورانێکی بەرە و تەجەدد و پێشکەوتووی تێپەڕ دەکرد ئەوە تەسیری هەبوو کە ئەو تەجەددە هێزی تازە و هێزی نێوەی تازەی دەویست بۆ ئەوەی کە خەبات و داخوازی و ئێعترازاتەکەی سازمان داوڕێکی بخات لە لایەکی دیکەوە لە ئاستی جیهانیدا چەندین انقلابی چەپ بە بیر و باوەڕی چەپ و کۆمونیستی وانە سەرکەوتوو بوو انقلابی ڤێتنام انقلابی کوبا انقلابی چین ئەوانە هەمووی بیر و باوەڕی چەپی لە نێو ئێراندا پەرە پێدا بوو کە ئەوان لە پاڵ استبدادی دەورانی شادادنەی لە پاڵەوەی دادنی کە ناکامیەکانی عاملیش دیکەشکە بکەم بوونی ستەمی ملی لە کوردستان بوو کە خەڵکی کورد لە مێژ بوو حولێ دەراکە ئەو ستەمی ملی ستەمی نەتەوایەتیە چارەسەر بکە ڕێگای بۆ بدۆزێتەوە لە ژێرباری ئەو زوڵمە بێتە دەرێکە تەلاشەکانی پێشووی بەداخەوە سەرکەوتوو نەبوو لە کوردستانی ئێران کۆماری مەهاباد سەرکەوتوو نەبوو جنبشی 46 بەداخەوە سەرکەوتوو نەبوو لە کوردستانی عێراق هەروە ئەترازاتێک دەستی پێ بوو ئەوانە مەجموعەیەک عەوامل بوون کە بوون بە زەمینەیەک بۆەوەی هێزێک بە بیرروباوەڕێکی دیکە بە بیرروباوەڕی چەپەوە بۆ ڕوانگەیەوە کە جاوی داخوازەکانی سەردەم بداتەوە حولی بۆ بدرێ و کە پەرەبستێنێ و شکل بدرێ کۆمەڵە بڕای من لەسەر ئەو زەمینانە پێی گرت و شکلی گرت و لە ئاستی ئێرانیشدا هەروە بوو بەدوای شکستی مصەدقدا و بەدوای خیانەتی حزبی توودە و ناکامەکانی حزبی توودە بەرحاڵ ڕۆشنبیران و تێکۆشەرانی ئێرانی لە حولێوەدا بوون کە ڕێگایەکی دیکە بدۆزنەوە بۆ خەڵات و تێکۆشانی خۆیان و سەرکەوتن بەسەر ئیستبدادی ڕژیمی شادا و مەسەلەن لە ئێران و سەردەم سازمانی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران هەر لەو سەر و بەندەدا شکلی گرت بوو لە سازمانی مجاهدین شکلی گرت بوو بەرحاڵ و تەلاشانە بوو کۆمەلگای ئێران بەرەو تەجەددێک دەڕۆی داخوازی‌هایەکی دیکە لە ئاستی کۆمەلگادا هاتبوو پێشەکە ئەوەی دەویست کە مەسەلەن هێز و ڕێکخراوی تازە بە بیر و باوەڕی دیکەوەی بۆ پێک بێکە حول برن ئەو داخوازانە بەدی بێنن من کابێ ئەوانە زەمینەکانی ئەوە بوون کە کۆمەڵا لەسەر ئەو بنەمایانە شکەو بگرێ دروست ببێ و بەرحاڵ ئەوەڵێن محافلی ڕۆشنبیری کورد بوون کە محافلی سیاسی لە عینە حاڵدا کورد بوون کە حولیاندا ڕێکخراوێکی وا پێک بێن کە بتانە جادەی داخوازەکانی سەردەم بدەنەوە لە عینی حاڵدا حولێ بوو بۆ ئەوەی ناکەم و
سەرنەکەوتنەکانی پێشووی بزۆتنەوەی ملی کوردستانیش ئەوان بە تەریقێکی دیکە حەولی بۆ بدەن و لە ڕێگایکی دیکە بە سەرکەوتنی بگەێنن. زۆر سپاس کاک یوسف. ئەگەر من لە دێژەی قەکانی کاگێدی و کاک بەهمەنە ئاوا دەست پێ یەکەم لە ئێرانە لە ساڵی 42 جەرەیانێ بەناو ئیسلاحاتی ئەرزی کە لە ژێر ناوی ئینقلابی سپی یا ئینقلابی شاو مردم بە قەوڵی ئەو زەمانە سوورەتی گرت. ئەمە لە واقع زلزلەیە بوو، بوومەلەرزەیە بوو، هەموو کۆمەلگای ئێرانی بە حاکمیەت و بە ئۆپۆزیسیۆنەوە لەرزان. تەئسیری لە حاکمیەتە ئەوە بوو نیشانیدا، هەرزوو نیشانیدا حاکمیەت دەستی بردە بۆ ئاڵوگۆڕێکی بنیادی، بەڵام کۆمەلگاکەی ئامادە نەکردووە لە ئاستی پێویستە ژێرخانی ئابووری و ساختاری بنیادی و ژێرسازی بۆ ئامادە نەکردە، نە ڕێگە بە ئەنازەی کافی بوو، نە گەچەی سەنعەت بە ئەنازەی کافی کریا بوو، و نە بەنادر و مەراکزی ئێرتباطی بە ئەنازەی کافی بوو، نە ئێرتباطاتی ڕێک و پێک و پێویست بوو. گەرەکمەوە بێژم لە نەتیجەی ئەو ئینقلاب ئەردیا کە کریا نیرویەکی زۆر لە خەڵکی جۆچین و کەسانێک کە لەژێر سیستەمی ئەو زمانی ئاغاڕەعیەتی ئازاد کران هاتنە ناو شارەکان. کۆمەلگای ئەو وەختەی ئێران بە لەحاظی گەشەی سەنعەت و ئەو مەسائلە ئیشارەم پێکرد ئیمکانی ئەوە نەبوو بتوانێت ئەو نیروە جەذبکا و لە سەنعەتا و لە تەولیدا بتوانن بنە نیرووێکی بەرهەمێنن. ئێمە هەر فرەز و هەر واقعەتی ئیشارە کرد و کامەربەن ئیشارە پێکرد بەهۆی ئەو نائامادەگی و بێ بەرنامەیی ڕژیم لە واقع لە شارەکانە قشرەی تازە بە چینی زەحمەتکێش و بە هەژاری ئێرانی زافە بوو حاشیە نشینیا بە قەوڵی ئەو وەختە حەلەبی ئابادها. ئەمانە سیمای ئیجتیماعی ئێرانی لەلایەکەوە گۆڕە، بەڵام هەمزەمان ئەمە ئاڵوگۆڕی تری پێک هاورد نۆعی تەبەقەی میانە، ئەوانە کە کارمەند بوون و ئەوانە بە ئیسلاحی ئەو سەردەمی مارکسیستەکان خوردە بوژوا بوون، گەشەیەکی کەمی و کەیفیان کرد. ئەمە ئەو نەسڵە بوون کە واقعەن دواتر توانیان لە ڕێکخراوە سیاسەکانە چ لە قاڵبی دانیشتوو لە دانیشگاکانەوە چ لە قاڵبی ڕووناکبیر و فعالینی سیاسی و فەرهەنگیان ڕەنگدانەوەی خۆیان بنەوە عەلا ڕەغمی هەموو مەحدودیەتێ. ئامارێکە ئەو سەردەمانە ئیشارە ئەکا ئێران حدودەن زیاتر لە 3000 زیندانی سیاسی بووە. ئەمە هەمووی فعالینی سیاسی بوون، دیارە بەشێکیان تەیفی چەپ نەبوون، بەشێکیان تەیفی مەذهبی بوون، بەڵام خەلەی لە کۆمەڵگەی سیاسی ئێرانە بوو بەهۆی نمایەندگیکردنی لیبرالیزم لەلایەن دیکتاتۆری حاکمیەتەوە ڕەزاشا و حەمە ڕەزاشا. ئێمە لە ئێرانە غەیبەتی لیبرالیزم ئەبینین، دەرنەتیجە ئەرکێکی زۆر، یعنی دوو باڵی سیاسی وجودی بوو، چەپ بە معنای تەیفێکی وەسع و مەذهبیەکان. بەنا بە خەسڵەتی مەذهبیەکان زۆر ئەرکێکیان لەو بابەتی مەسائلی کۆمەڵایەتی مۆدەرنە نەنیاسە شانفەیان، بەڵام چەپ واقعەن لە بابەتۆ پەراتر لە تەوانی خۆی و زیاتر لەوە مەجبور بوو کۆڵی پێوە هەڵگرێ و ئەرک کەفێتە سەرشانی. ئەمە بووە باعث ئەوە چەپ بووێتە بە حەرەکەت لە ناو چینی مام ناوەند و لە ناو ڕووناکبیرانی ئەو سەردەما و فعالینی فەرهەنگی و سیاسی ئەو سەردەما. قسەی ئەوەڵ بەڕاستی لیبرالیزم نەبوو، لیبرالیزم وتم نمایەندەگیشی کاذب بکریا ئەولی ئەوەنە کاذب بوو چەپەکان بە بازرگانی مەذهبی ئەیانوت لیبرال. بزانە چه فاجعەیە بووە. ئەمە بەڕاستی ئەرکێکی وەسع لە شاملووە بیگرە هەتا مەهدی خەوانسار زەوانەوە کایەدیە و نووسەرانە ناوی برد، ئەمانە هەمویان گشتیان لە چەپا خۆیانە ئەدیوە. لە عەلی ئەشرەف دەرویشیان مەنسوور یاقوتی زۆرێگەتانی ناوبووی کە ئەمە وای کرد ئەم گەشە لە عەینی حاڵە لە نەتیجەی
اشتباهات وتا ڕادەی واقع بێلیاقەتی هێشتا تا مەردی خیانەت ڕاحەت نییە بەم دۆرا خیانەت دەرهەقی بە حەزبی توودە بەکار بووێت بەڵام حەزبی توودە نە لە ساڵی 1324 لەسەر نەفتی شمال و نە لە ساڵی 1332 لە جەرەیانی مەبارزاتی نەفتی ملیبوونی نەفت نەیتوانی بەرژەوەندی خەڵکی هەژار و زەحمەتکێشی وڵاتەکەی خۆی لەبەرچاو بێت لە واقع نمایەندگی برادری بزرگیەکەت ئەمە نوعی بحرانێکی لە ناوچەپی ئێرانە دروست کرد ئێمە شاهدی سەرهەڵدانی انشقاقاتێ لە حزبی تودا ئەبین یەکەمین جار کۆمیتەی ئینقلابی کۆمیتەی ئینقلابی حزب تودەی ئێران سازمانی ئینقلابی حزب تودەی ئێران بە شوێن ئەوە بینشی چریکی وەک بینشی جیاواز ئەساسەن لەگەڵ ئەم جوانەوە تێتە دەرۆ و تازە تئوری تازەی مۆتری کوچک و مۆتری بزرگ لە شرایطێکە کە تودەها نینە حاڵی حرەکەتاب ئەمە مۆتری بووچکە ئەتانێ ئەستاتێ لێبا نمایەندگی ئەوان کە و ئامادەیان کە بۆ حرەکەتی مۆتری گەۆ قیامێکی جەماوەری ئەمە بوو بەڵام تەنیا بەم دیدگای چۆنەوێتەوە لە مقابل ئەم دیدگاوە خەتێکتر پیا بوو نە حزبی تودەیی بوو ئەم خەتە و نە بینشەکەیکی وەکو چریکەکان بوو بەڵکو مرتەکی بوو بەچوونە ناو کرێکاران و زەحمەتکێشان خەڵکی چۆساوە ژیان تەکیانە ناسینیان وە ڕێکخستنیان بەواقع ئەمە بە خەتی سێ مەشهور بوو و کۆمەڵە لەناو ئەم تەیفا خۆی گرتەوە ئەمە ئەو زەمینە داخڵیانن بەڵام تەنیا زەمینە داخڵیەکان نین بە بڕوای من زەمینەی ناوچەیەکان وەکو سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول و دوایە وەکو سەرهەڵدانی ئختلافی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی کە سەرەتای فۆڕالیزمە لە کوردستانی عێراق و تا ئەمڕۆژ نە لە کوردستانی ئێرانە و لە نەر کوردستانی عێراق بە سەرنجام نەگەیشتۆ لە پرۆسەیەک لە شەڕهای داخڵی عبوری کردە بەداخەوە ئێمە هێشتای بە ئاستی حەدی ئەو مەسەلە نەگەین جێگەی خۆیان لەسەر ئەوە مەکسی تایبەتی بکەین و دواتر لەسەری ئاماژە بکەین و ئەمانە ئەم مەسەلە داخڵیە بە ئێزافە یەک مەسەلە بە هەر بۆت ئسپاتی قسەکەی خۆم من مراجعەکەم بە نیو سەدەخەباتی بەڕێد کاک عەبدوڵڵای حەسەنزادە ئێژێ لە سەرەتا سەردەمی ساڵی 1357 حزبی دموکرات بە گوێشکەی گاخفتووە ئەمە قسەی منی یۆسۆفاوەیی نییە ئەمە ئەتانن مراجعە بکەن بە بیرەوەریەکانی کاک عەبدوڵڵای حەسەنزادە مەبەستم لەو قسە ئەوەیە حەقیقەتەی بەیانەکە کۆمەڵە ظهوری کۆمەڵە غەیبەت و دەرگ نەکردن و دووربوونی حزبی دموکرات لە فەزای سیاسی ئێران ها پێیەوە و ئەمە بەر لە ئەوە ئێمە فعالینی کۆمەڵە جوابی بێنەوە خودی حزبی دموکرات دەبشێت لەسەر ئەم غەفڵتە بیر کاتۆ جوابێکی تاریخی مناسبی بێت ئەوە جارێ هەر با لەو جێگا بوویت ئەوە هێشتا علاجی ناکرێت هێشتا ئەو خەتەرە هەموو حزبەکانی کوردستانی ئێران کە هانە تەبعیدا بە جۆرێ لە دەورانی شۆڕشی ژن ژیان ئازادیە تهدید دەکات و ئەو پەرتەبادێ و دووربوونە خەریکە تەجربەی تاریخ بە جۆرێتە دووبارە تکرار بێتەوە ئەو دابڕانە خەریکە تەأثیری خۆی دانیاوە ئەو زەمینانە کە کۆمەڵی دروست کرد زۆر پرسیارە هەڵەگرێت ئایا من گەرەکم پرسیارە هەڵوژێرم بۆ ئیدامەی بەحسەکەم ئایا بەڕاستی دروستکردن حزبی دروست بوو یا چوونە ناو حزب دموکرات و داچڵەکانی و باری چەپی حزبی دموکراتەوە قەوی کردایە من ئەمە وەکو نەزەری خۆم دەرنابڕم ئەمە وەکو پرسیارێکە شاید لە ئیدامەی بەحسەکە بتوانین دەسێ ببین بەوە پرسیار جا ئەو زەمینانەوە مەجموعەن کاگێدی و کاگبەهنی ئیشارەیە بکەم من ئەو قسانە خەمە سەریان بە ئضافەی ڕیشەداربوونی پێش ئەوەی هەر مەحفلێک دروست بوو دوایی لەم مەحفلانە کۆمەڵە دروست بێ تەأثیری ئەمیقی جنبشی 48 دروستە باڵە نظامیەکەی سەرکوت کریا بەڵام ئەوان شەڕی نظامی لە واقع پێیان تەحمیل کریا ئەوان لە اختلافاتی خۆیانیان تەکی کۆمیتە مەرکەزی حزبی دموکراتە کە لە بەغابوون ئەوان لە واقع ڕێگەی تریان هەڵبژار هاتنەوە ناو مەردم خۆیان
ئەم کارە بە فشارێکەوە و بە دەستوری ساواک لەلایەن شۆڕشی ئەیدود و ڕەهبەری حزبی دموکرات بۆیان هات ناوەخت هاتن و دەستیان بەوە کرد مەجای بەرنامە ڕێزیان نەبوو دەرنەتیجە زەربەیان خوارد وە کە زەربەیشیان خوارد بەڵام وەگەڵبێژی ئۆجاق کوێر نەبوون ئیرسێکیان لە خۆیان جێبێ شەبەکەیەک لە خەڵکانێک سازمان یافتە و تربیەت شدەی ئەوان لە سەراسەری نەواری مەزیە دوایی ئەمانە ملحەق بوون بۆ ڕۆتە کە کۆمەڵە کە بە بڕوای من پارەکەژان لە ڕوانگای تۆتەهێن لە کنگرەی دوی دووە کۆمەڵا وەکو سازمان زاهرەوەی لە دڵی ئەوڕۆ تا کایەدی و کابەمەنی شارەیان پێکرد حد بێ متەوەرە دەوێت لە کنگرەی دووە ئەوانە نەخشیان بوو ینی بە تەمام من بچم یەک چت ئیشارە بکەم بە تەمام لوا بێژم نقطەی سەفری تایە هەموو چت بۆ کۆمەڵەت لە ساڵی 1340 و بە وتەی یەکێ لە سەرکردەکان 5 ئابانی سەرکردەکانی هەم کۆمەڵە هەم ئەو مەحفەلە ئەوەڵیە 5 ئابانی 1340 نقطەی ئاغاز نییە هیچ حرەکەتێکی ئیجتیماعی لەحظەیی نییە پرۆسەس هەموو حرەکەتی ڕیشتەی هات لە مەقەبی خۆیان بە نەقدانێ لەوە هەسی بۆیە کۆمەڵە و دروستبوونی ئەشێت لەو پرۆسەها ببینی بەڵێ کاک یوسف پرسیارێکی گونجاوت کرد من پێشەوە ئەو پرسیارە بوو ڕوژێنین حەزەکەم ڕێک لەسەر زەمینەکانی ئەو وەختە ینی دیارە ئیسلاحاتی ئەرزی لە کوردستانە بەو جۆرەکە لە ناوچەکانی تری ئێران ناکرا لە کوردستان بۆ جۆرە نەکرا و ئەو هێزە کۆمەڵایەتیە یا ئەو نیروە ئیجتیماعیانە کە لە کوردستان بوون هەم پاشخانی کۆمەڵایەتی و مێژووییان ڕێک جیاواز بوو لە ناوچەکانی ترسە بۆ نمونە بۆ من جێگەی سەرنجە مەسەلەن کەسێک وەک کایەدی کە لەباری ینی پێگەی کۆمەڵایەتیۆ کەسێکە لە دەستگای دادایە لە خۆی قەزایە پۆستێکی زۆر ینی باڵا تقریبان ئەیبێت لە ئاستی پارێزگای کرماشان یان سنا ینی ئەمە چییە وا ئەکات لە کەسێکی وا کە دروسە ئەوە لە بەرچاوە گرین کە گوتاری گشتی لە ئاستی جیهانیات چەپە ینی بە معنایەکی تر کۆمۆنیستیە لە ئێرانە هەروە کۆمۆنیستیە بەڵام ئەمە چییە ئەمە چییە ئەمە چ کەڵکەڵە و گرەیەکە کە وا ئەکات لە کەسانێکی وا کە بڕیارێکی وا من معمولاً لە جامعەشناسی سیاسیە ئەو کەسانە بن بە کەسانێکی میانە ڕەو یا لانی کەم نزیکە بنۆ لە لایەنێ وەک جبهەی ملی ئەمە چییە وا ئەکات لە ئەم خەسڵەتە لە کوردستانە ئەگەر دقت بکەین مەسەلەن ئەوانەی چریکفەدایی یا ئەوانەی مجاهدین لەباری پێگەی ئیجتیماعی و زۆر جیاوازن لەوانەی کە کۆمەڵەیان دامەزرانە هەنی من ئەمە وەکو تێبینیە وەکو پرسیارێ بەرۆڕووی کاک یەدی بکەینەوە کە ئایا ئەوە چییە کە کەسێکی وەکو ئەو ئەمسالی ئەو ینی ئینتەهای کەیفی چەپ هەڵەبژێرێت بۆ چالاکی و بۆ خەبات ئەوە چ کەش و هەوایەکی سیاسی بووە ئەو ئامادەگیە یا ئەو ڕێکخستنە لە چه ئاستێکا بۆ لە بین ئەو کەسانە کە کەسی وەکایەتی ئەوەختە پەیوەندیان بۆ بەیەکۆ و چەندێک بیرروڕاو ئەو خەتە فکریەکانیان نزیک بوو لە یەکۆ کە دوایی بوو بە کۆمەڵە دیارازانین کۆمەڵە ئەوەی کە لە 48 بوو زۆر جیاواز بوو ئەو لە مخەیلەی ئەوانە کە دوایی ڕوویدا بەڵام پێم خۆش ئەوە وەکو بابەتێ بکەینەوە سەرەتاوە لە کاریەدیۆ ئەگەر بکرێت لەسەری ینی تێبینی خۆیمان پێ بڵێ دەنگم تێبوەخشن ئەرزم من لە واقع بەلەوە کۆمەڵە تەشکیل بێ یعنی من لە ساڵ چلە و هەرتا کەتێ 50 دانشجوو بووم لە دانشگای تاران من وەختێک کە کۆمەڵە تەشکیل بوو درست منیش 14 ئەبانی 58 یعنی لە دوای ئەوە کە کۆمەڵە تەسیس بوو من بووم بە قازی وەیلا من 10 ساڵ تەواو دانشجوو بووم و زۆرتر
لە مەحافل دانیشتوویە بووم وەکو ئەرزم کردی لە ئەو مەحفلە کوردایەتی و دوای مەحفلی چەپمان لە ساڵ 43ەوە دەستی پێکرد و ئیتر ئەو جەریانی ارتباط لە تەک 46-47 جا وەختی دیمان تەواو بوو جەریانەکە یعنی دوای ئەوە کە عەبدوڵای موعینی و مینە شەمیش لە منتەقەی بۆکان کەفتنە کەمینی ژاندارم و ئەوانە ئیتر ارتباطمان تەک ئەو کمیتە ئینقلابیە بڕا ئەو وەختە مەلا ئاوارە مابوو لە دیواڵان کە زۆر دوای ئەوان پێ نەچوو کە ئەویش دەستگیر کرا و ئیعدامی ژیان کرد یا لە منتەقەی بۆکان سید فەتاح جەماعەتی لە دەوروبەر مەهاباد خەریک بوون ئەوانیش بەداخەوە لە بین چوون بەرحاڵ ئەو ئێنە نیشانی دا ئەو شکستی ئەو جەریانە کە ناتوانێت بێ ئەوە کە خەڵک ئاگادار بکەیتەوە بێ ئەوە خەڵکت لەگەڵ بێت ئەوەی کە پێ ئێژن کار سیاسی تەشکیلاتی لە ناو خەڵکە بێ ئەوە ناتوانێ هینبی و ئێمەش لەوەبەر لە دروست چه ئاسار ماوە چه ئاسار نووسەرگەل رووسی چه هەموو کەسێ ئەوەیان پێمان فێر کردبوو کە ئینقلاب کاری تودەهایە کاری خەڵکە کاری گروهێکی معەن نییە چریک بەدایش دیمان بەداخەوە لە بین چوون مجاهدین خەڵقیش هەر بۆ جۆرە لە حاڵێکا کۆمەڵە توانی گەشەیش بکە و ڕشت بە کارەکانی چونکە ئەو کار سیاسی تەشکیلاتیە کرد دا من بۆ جواوەکەی کاک سۆران گەرەکمە ئەوە عەرزکەم کە من بەر لەوە 10 ساڵ لە مەحیتگەل دانیشتوویە بووم و دوای ئەوە من بووم بە قازی لە عین حاڵە وای چین بوو کە لە قەزاوەتیش ئەتمە دەرەوە ویتر بووم بە پێشمەرگە لە وەختێکا کە لازم بوو کە شەڕی پێشمەرگانە تێمان تەحمیل بوو ئیتر هاتمێنە من پێم وایە ئەگەر بینەوە سەر باسەکە لە ئیدامەدانی باسەکەی کاک یەدی ئەوی ژەوەیە کە کۆمەڵە خۆی ئاشکرا کە بەداخەوە یەکەم زەرپەکە کۆمەڵە دەیخوا لێرەوە کۆمەڵە یەکەم زەرپاخوا بە شەید بوون یەکێ لە بنیادگوزەرانی دوای ماوەیەکی دیکەشێکی تر لە بنیادگوزەرانی کە فوادی مستەفا سوڵتانیە شەید دەبێ یعنی کۆمەڵە هەر لە سەرەتای دەستپێکردنیەوە کە بێتە ڕەوتێک بە شەیدبوونی دوو لە سەرکردەکانی زەرپەیەکی قورسەخوا وە کۆمەڵە شتی تازە دێنێتە فەرهەنگی سیاسی لە کوردستانەوە وەک حزبێکی تازە وەک کاک ئەمین و کاک یوسفیش فەرمویان کە بەراغێکی سیاسیە حزبی دیموکرات سەرکردەکانی لە دەرەوەن و ئەو تیمەشکە هەیەی لە ناوخۆ ناتوانێ خۆی ڕێخاتەوە و زۆرینەی سەرکردەکانی بەهۆی قەدەغەبوونی چالاکیان یا بەهۆی ئاشکرابوونیان لە دەرەوەن وی کۆمەڵەکە دێ وەک فەزای سیاسی لە کوردستانە ئاڵگۆڕێکی جدی بەخۆیەوە بینێ هێزی ژنانی چەکدار دروستەکە دژی دواکەوتوی کۆمەلگای کوردستان دەوەستێتەوە وەکو ڕوتێکی چەپ لە بەرامبەر مەسەبا ئەوەستێ لە هەمان کاتە کۆمەڵە ڕوتی دیکە لە کوردستان ئاشکرا بن وەکو مفتیزادەکان ڕوتێکی ئاینین و دوایەوە سازمانی مجاهدین و ڕوتە چەپەکانی تریش لە ئێرانە نفوزیانەیە لە کوردستان بنەوەیە کاک بەهمەن تاوتێ و باسە بکە کۆمەڵە چیتری تازەی هێنا فەزای سیاسی کوردستانەوە کە بتوانێت وەک شانازی بۆ خۆی باسی بکە و لە هەمان کاتە ئایا بەڕاستی کە کۆمەڵە ئەم ڕوبەڕووی ئەم شەپۆ لە فراوانە لە خەڵک بۆ لە سەرەتای ئینقلاب ئایا ڕێبەرانی کۆمەڵەوە ستراکچەری یا ساختاری سیاسی ئەم ڕەوتە تازە توانای ئەوەی هەبوو بتوانێت مدیریەتی ئەم ئاڵوگۆڕانە بکات لە ساحەی سیاسی لە کوردستانیان من پێما دەبێت چەند عامل بە تەوری جدی لەبەر بگیرێت لە نەزەر بگیرێت یەکانەوەی کە لە زمانی شادا پێش ساڵی 32 من بەڕاستی زۆر ئاگادارنیم تاریخەکەشم زۆر نەخوێندەوە بەڵام دەورەیەک ڕێک فەزای بازی سیاسی بۆ شان توانیەوە لە کۆنترۆڵی بەسەر کۆمەلگای ئێراندا بتوانە بەڵام بە دوای ساڵی 32 شکستی دکتۆر موسەدیقوانە
بەڕێوەبەر فەزای سیاسی ئێران جامعە ئێران دەبێت فەزایکی زۆر بەستەی سیاسی و ڕژیمیش کۆنترۆلی تەواو بەسەر فەزای سیاسی ئێراندا دەگرێت و ئازادیە سیاسی بەتەوری یەکجار زۆر کۆنترۆل دەکرێت محدود دەکرێتەوە لەبەرەوە و ئەوەش توول دەچێشە لە 32 تا 50 چاوی دەکەی فاصلێکی زمانی زۆرە و لەو فاصلەیەدا وەختێک ڕۆژنامە ئازاد نەبێت تەلەڤیزیۆن ئازاد نەبێت کتێب سانسۆر کرێشت بڵاو نەبێتەوە معلومە ئاستی ئاگاهی سیاسیش زۆر لەسەرێ نییە و من پێابێ ئەو وەکو فاکتۆرێک دەبێت لە بەرچاو بگیرێت کە ئەوە تەسیری کردوێتە سەر نەکرد کۆمەڵا بەڵکو سەر هێزەکانی دیکەش دروستە بە کۆمەڵە جەریانێکی چەپ بوو بەڵام ئەوەندا ئاستی ئاگاهی لەسەر بیر و باوەڕی چەپ ئەوەندە زۆر نەبوو ڕێکخراوەکان دیکەش سازمانی چریکای فەدای خەڵکی ئێران مەسەلەن حوسێن گولسوخی لە دفاعیاتەکەیدا دەڵێ من سوسیالیزم لە عەلی فێر یا مەسەلەن لە کوردستانیشدا هەروە بوو لە کوردستانیشدا کۆمەڵە دروست جەریانێکی چەپ بوو بەڵام ڕاستەکەی زۆر ئینسجامێکی فکری سیر و ئەجایی بوو بەمانە نەبوو چون زمینەکەی نەکرد کۆمەڵە ئەساسەن فعالینی سیاسی کوردی ئەو سەردەمەش مثلا من وەخت تەمانم کە ئینقلابی ئێران کرا تقریبا 19 ساڵ بووم و لە دانشگا بوو لە دانشگا لەگەڵ مەسایلی سیاسی ئەوتر لە ئینقلابی ئێرانەوە دەستپێکردنی شۆڕشی ئێران ساڵی 50 لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو دوای لە دانشگادا ڕاستەکەی ئاستی ئاگاهی سیاسی زۆر لەسەرێ نەبوو ئەوە فاکتۆرێک بوو ئامرێکی کە دەبێت لە بەرچاو بجێرێ ئەوە بوو کە انقلاب ایران تقریبا 1 ساڵی توول کێشا یعنی لە بەهمەنی 56ەوە تقریبا تا بەهمەنی 57 ڕێبەندانی 56 تا ڕێبەندانی 57 لەو 1 ساڵەدا زۆر کاری گەورەی جەماوەری کرا و مثلا ئەترازاتی چەند میلیۆنی سازمان دەدرا ئەترازاتی شارەکان بەیەکەوە ڕێک دەخرا پەیوەندیەک بینی شارەکانی سەرتاسەری ئێران بەرقەرار دەبوو کە بتوانن مثلا اقتصادات سازمان بدەن وانە لەبەرەوە ئەوە ئاستی ئاگاهی سیاسی لە خەڵکی بە دەرەجاتێکی زۆر بردەسەر و بەتایبەت ئاستی چۆنیەتی سازماندان و یەکگرتووی و ڕێکخستنی لەنێو خەڵکدا کردەبا ئەوانە لە کوردستانیشدا هەر هەبوو کۆمەڵە لەوانە کەڵکی وەرگرت هەمووی بە بڕای من ئیبتکاری کۆمەڵە نەبوو مثلا ڕاهبردایەکەی مەریوان ڕێپێوانی مەریوان کۆچی تاریخی مەریوان دروستە کۆمەڵە فەراخانەکەیدا کاکواد بەڕێوەبەری جەریانەکەی کرد یا کۆمەڵە کرد وەلی زەمینە تاریخەکەی هەبوو مەسەلەن پێشەوەش من لەبیرم دەقە نازانم چ وەختێک بوو لە بانە یەکێک جانی بەخت کردبوو لە تەزاوات و ئەترازاتدا بۆ بزانم نێوی ئەحمەدخان و ئەحمەدخانی چیوەرۆ خەڵکی دی چیوەرۆ بوو خەڵکی شارەکانی کوردستان هەمویان چوون بۆ مەراسمی سەرخۆشی و بۆ ئەتراز دەربڕینەوەوانە یانی ئەوەی کە خەڵک بتوانێت کۆبێتەوە دەوریەک و خەڵک بتوانێت ئەترازاتی جەماوەری وەڕێبخا تقریبا لە ئیدامەی ئینقلابی ئێراندا بوو هەر ئێستاژێ دەیبینین مەسەرحان تقریبا هەر لەو هەفتەی ڕابردوودا ئەقساباتێکی سەراسەری گەورە لە کوردستان بەڕێوە چوو بە فەراخانی کۆمەڵۆ ڕێک ڕێکخراوەکان دیکە بە ئەتراز بە ئەدامیە و چار پێشمەرگەیی کە بەداخەوە ڕژیم شتیکردن ئەدانیکردنی فەراخانەکە ڕۆژی دووشەمەدا بۆ ڕۆژی سەرشەمە ئەتساباتێکی گەورە دەستی پێکرد ئەوە هەموو نفوذ ئیجتماعی کۆمەڵە نییە ئامادەجی خەڵکی کوردستانە بۆ ئەوەی ئەتراز و ناڕزایەتی خۆیان دەبڕن من پیاده ئەوە دەبێت بە ڕسمیت بناسێ ئێمە دەبێت لە تەحلیلەکاندا ئەوانە لەبەرچاو بگرین کۆچی تاریخی مەریوان بەڵێ کاپات سازماندە و ڕێکخەرەکەی بوو یا بەرحاڵ بە فەراخانی کۆمەڵە بوو بەڵام زەمینە تاریخەکەی لەنێو خەڵکدا هەبوو ئەوە نکتێک مەسەلەی دیکە مەسەلەی ئازادی دەربڕینی بیرۆڕا و ئازادی ڕێکخراوی و ئازادی های سیاسی وانە
ساڵێک بوو خەڵکیێران شعاریان بۆ دەدا و شتیان بۆ دەکرد لە ڕاستەکەی انقلابێران تا هاوینی 57 ڕاستەکەی قدرەتی ئەسلی بەدەست خۆمەنی و جەمهوری ئیسلامیەوە نەبوو لە بێکفایەتی ئۆپۆزیسیۆنی ئێراندا بوو وەکو جەبهەی ملی و نەهزەتی ئازادی و جۆرە شتانێرا کە هەموو لە خۆراچون لەگەڵ خۆمەنی بەیعەتیان کرد لە پاریس خۆمەنی بوو بەدەمڕاستی شۆڕشەکە و شعارەکانی انقلابێرانیان گۆڕی بە ئیستیقلال ئازادی جمهوری ئیسلامی تا هاوینی 57 ڕاستەکەی شعاری خەڵکی ئێرانی ئیستیقلال ئازادی جمهوری ئیسلامی نبوو جمهوری ئیسلامی هەر لە کولەکەی تەڕژدانە بوونێ ولی لە غیابی ئۆپۆزیسیۆنێکی جدی و ڕێبەردا بەرحاڵ مەسەبەکان سازماندەتر و ڕێکخراوتر بوون و توانان انقلابەکە بگرنە ژێر کۆنترۆڵ خۆیان و بەرحاڵ خۆمەنیش خۆی کاریزمایەکی بوونەوەی سەرسەختیە و کە سەرسەختی لەو سەردەمەدا سەرسەختی و لێبڕاوی لە بەرابەر ڕژێمی شادا قیمەتی دەکرد خۆمەنیژەوەی هەبوو بە هەر حاڵ مەسەلەن بوونی بیر و باوەڕی ئازاد و ئازادیای سیاسی وانش دووارە زەمینەکەی هەر لە ئێران بوو و تەمەن کۆمەڵە پشتیوانی لەوان دەکرەوە شتێکی باش یا دەور و نەخشی ژنان دەور و نەخشی ژنان و هاتنان بۆ نێو خەبات و مبارزەی سیاسی ئەویش لە انقلابی 57 ژنان ئێران دەوری بەرچاویان بوو لە انقلابی ئێراندا و دوایش لە ڕێکخراوە سیاسەکاندا بە تایبەت لە نێو ڕێکخراوە چەپەکاندا فعالینی کچوژنی زۆر پێدا بوو هەر لە قەدیمیشەوە ئەوەی لە کۆمەڵەدا دەوری ژنان دەورێکی بەرچاوی جێڕا ئەوە بوو کە کۆمەڵە ئەوەی ئیجتماعی کردەوە لە ئاستی ژنانی تێکۆشەری ڕۆشنبیر و تەحسیلکردە هێنایە ئاستێکی ئیجتماعیەوە و ئەلبەتە ئەوەش بە پرۆسەیەکی بوو لە حەواڵیشەوە مەسەلەن ئەو چاو و ژنانەی کە دەهاتن نێو ڕیزەکانی کۆمەڵەوە بڕێک ئەو ئاوێتەی فەرهەنگی کۆمەڵایەتی و داکەوتوایی کۆمەڵایەتیشی پێوە بوو مەسەلەن ژنان وەکو هێزی پێشمەرگە مستەقل کە سازماندران ساڵی 1361 بۆ ئەوەندەی من دەبینم هاوینی 61 بوو حاڵگا انقلابێران بە هەمەنی 57 بەسەرکەوتن گەیشت ڕێبەرداری 57 یالانەکەم لە ئەوەڵی 58ەوە تا تقریبا 61 دەکاتە نزیکی 2-3 ساڵ ئەگەر کاک بە من ئەو پرسیارە لە جەنابە دووەرگرم ڕوبەڕووی کاک گەیوسفی بکەمەوە کۆمەڵە تەشکیلاتێکی عاقڵ بوو لەوانە کەڵکی وەردەگرت بەڵام هەمووی کۆمەڵە نەبوو یعنی ئەگەر من یەک شتە هەست بکەم من وەکو مێتۆدێک لە نەوعی بیرکردنەوەی خۆمەڵەوەی ئەلەو بەحسەشدا لەسەر ئەو ڕەواڵە دەبم من زۆر شتی ئاڵمان بۆ من وەکو ئولگو و وەکو دەرس دەبێت چەند ئاڵمان دەوڵەتێکە وڵاتێکە 150 ساڵە پێکاتن لەو 150 ساڵەدا دوو شەڕی جیهانی گەورەی وەڕێخستووە لە هەر دوو شەڕە جیهانێکەدا دوای ئەوەی لە ئەوایلەوە سەرکەوتنی بووە شکستی خواردە شکستی فەجیعیشی خواردە وڵاتەکەی تا حەدی وێرانە ڕۆیشتووە وەلی دووبارە خۆی گرتوێتەوە وڵاتەکەی ساخت کردوێتەوە و ئێستا یەکێک لە گەورەترین قودرەتی سیاسی و اقتصادی ئوروپا یەکێک لە قودرەتە گەورەکانی دنیایە و بەڕای من دەتوانم بڵێم ئەگە باسوباترین لەوێ یەکێک لە باسوباترین وڵاتەکانی دنیایە ئەو خەڵکە بۆ وا دەکەن یعنی چ خاسێتێک لەو خەڵکەدایە کە دەتوانێت کاری ئاوا بکەن ئێران ئەو 2500 ساڵە وڵاتە ئێستاش 700 ساڵە دەڵێن چەند جوز بخاندینی من کۆمەڵاز نیم و جامعی ئەڵمانیشون لە بابەتەوە لێک نەداوتە بەڵام یەک شت زۆر جالبە لە فەرهەنگیاندا کە من هیوادارم بۆی ئەو بەحسە لێرە دەکەم کە هیوادارم ئەو بێتە فەرهەنگی کۆمەڵگای ئێمەش و فەرهەنگی فعالینی سیاسی و تێکۆشەرانی سیاسی ئەویژەوەیە لە کۆمەڵگای ئەڵمانیدا زۆر بەلایەنەوە مهم نییە نقطە زەعف و شکستەکانی خۆیان باس بکەن من دەورەیەکم دی ساڵی 2014 لە دەورەکەدا یەکێک لە دەستەکانی فەرهەنگی ئەڵمان و کولتوری ئەڵمان بوو ئەوەی دەستەکەی دەکتەوە کوتی بە پێی تحقیقێکی کە ساڵی کە دانیشگای کۆن کردوێتی لە مەتەبەترین دانیشگاکانی ئەڵمانە کە دانیشگای کۆن کردوێتی دوای شەڕی جیهانی دووەم خەڵکی غەیری ئەڵمانی ئەڵمانیان لە خودی ئەڵمانەکە خۆشتر دەوێن من پێم سێر و باشە بوو بۆ ئەڵمان زۆر شتێ خاری پێ بکە
کوتی شەرمەزاریەکی عمومی لەنێو خەڵکی ئاڵمانەوە لە میلەتی ئاڵماندا هەیە کە دەڵێنەوە چەند ڕێمانداوە هەیە دانشگایەکی معتەبەری وەکۆم پێ عیب نییە پێ خراپ نییە ئەو شەرمەزاریە عەلەمی بکاتەوە باسی بکات دوایی کوتی بەڵام هەر دانشگای کۆم تاحقیقاتێکی کردووە لە ساڵی 2006دا دەڵێ لە دوای 2006 ئەحساس دەکەین ئەو هەستە بڕە گۆڕدراوە 2006 چ قەومە کە مسابقاتی جامە جیهانی فوتبال لە ئەڵمان بوو ئەڵمان تیمێکی قەوی بوو بەداخەوە سەرکەوتوو نەبوو جامەکەی نەبردەوە بەڵام لە فەزایەکی زۆر دۆستانە و سەمیمانەدا ئەو جامە بەڕێوە چوو خوێن لە لوتی کەس نات ئالارم ئەڵمان دۆڵاندی یا مەسەلەن شتێکە زۆر ڕێک چۆ پێشێ کوتی بە پێی تحقیقی ئەو دانشگای کۆن دەڵێن ئەحساس دەکەین جامعەی جیهانی بە نەوەیەک لەگەڵ ئەڵمان ئاش بێتەوە جام دەڵێن ئەو یەک دەرسی دەوێت لە وەرگێ ئەوەی وڵاتێکی وەکو ئەڵمان سعی ناکات شکست و ناکامیەکانی وەستە نەکەوتنەکانی خۆی بشارێتەوە و شتێکی چکۆڵی وەکو جامی جیهانیەکی یەک مانگە بۆ وڵاتێکی وەکو ئەڵمان کە هەموو شتێکی دەتوانێت جێشان ئازیبێت موزیکەکەی وەرزشەکەی سەنعەتەکەی هەموو شتێکی بەڵام ئەو شتە چکۆڵانش دەرنەزە دەبێت ئەم دەڵێن ئەوم قایسەکە لەگەڵ وڵاتانی خۆمان ڕێک بە پێچەوانەیە زۆر باش کاک بە من دێمە وڵات کەم ئیجازە بدەیتن ئەو شتەکە ئێمە هەموو باسی مصدق دەکەین کتێبێک عەلی میرفەترۆز نووسێ بەنێ ئاسیب شناسی یەک شکست مصدق لە خۆرا بوو تێکی لە هاتووی نظامی ئێراندا ئەو کتێبە دەخوێنی مصدقە لەبەرچاو دەکرێت لە مەودی جەریانی قازی محەممەددا لە مەودی جنبشەکانی کوردستاندا لە مەودی شکست و ناکامیەکانی خۆماندا ئەمە قەت باسی نوقتە زەعفەکانی خۆمان ناکەین دەڵم باسی نوقتە زەعفەکانی خۆمان وە نوقتە زەعفەکانی خۆمان بخەینە بەرچاو حتمما لەم بەرنامەیەکی لەو تەوەرانەی ئەوەیە کە باسیەوە ناکەین کاک یوسف ئەگەر لە درێژەی باسەکەی کاوە منە دەڵێ کۆمەڵا توانی ژنان بکاتە هێزێکی بیان هێنێتە ساحەکەەوە و تەبدیلان کە بە هێزێکی سیاسی و نظامیش دیارە مەسلەی هاتنی ژنان لە کۆماری کوردستانیشەوە کە دەرفە دەڕەخسێ و جمهوری کوردستان دروستە بێ ژنان دێنەکایی کایەکەوە بەڵام دیارە کۆمەڵە وەک هێزێکی نوێ ژنان چەکدارەکە پێ دوایە ئەمە توانی نقطە قوتێکی نقطەیەکی بەهێز بێ بۆ کۆمەڵا و لە هەمان کاتە ئەم ژنانە بەهۆی دواکەوتوی کۆمەلگای کوردستان و فەزای ئاینی زاڵ و لە هەمان کاتە فەزای عەشایری ئایا ژنان لە ڕاستیە لەو سەردەمە ڕوبەڕووی چی بوونەوە کە ئێستا دەبینین ژنانن پێشەنگی شۆڕش لە ئێران و لە کوردستان و لە بەلوچستان و ناوچەکانی تری ژنانێکی زۆرە بینین لە ناوچەکانی ئازەربایجان ژنانی زۆرە بین بەتابەت کوردستان ئێستا ژنانی مەڵبەند و پێشەوای ئەو بزوتنەوە جەماوەریان کە تیا سەری هەڵداوە ئایا ئەگەر بگەڕێنەوە بووە لە ڕاستیا ژنان ڕوبەڕووی چی بوونەوە ئەو کاتە لە کۆمەلگای کوردستان کاک سۆران بەڕاستی بەوە بەحسی ژنان کەین من ناڕۆمەوە بۆ گذەشتە با هەر لە بەرنامەی ئیکسەی ئێوە بێژم جێگەی دنێ غایبە ئەوە جارێ وەک ڕخنەیە لێمی وەرگرە دوای ئەوە لە بینی کۆمار تا 1357 فاصلەیەکی توولانی بوو من منکری ئەوە نیم بە تاک ژنانی کورد لە کۆمارە و لە ناوی حزبی دموکراتی ئەو کۆمیتە ژنانیان دروستکە بەڵام مسلحبوونی ژنان لە دەورەی انقلابی 1357 تا شتێتە کا بەهمەنی شارێکی کرد جەماوەری بوون ئەنا پێش ئەوە ژن چەکی هەڵگرتووی لە شۆڕشی ئێرە ئێمە لەیلا خالدمان بوو ئەو کەنیشکە ئەو ژنە ئاسووریەکەمان هەیە مەشهور بوو من بەداخەوای تا حەزوری دێنم نییە بۆ ناوی مەگەر کایەدی و کابەهمەن یارمەتیم بەن بەڵام بە بڕوای من پێشەوە ژنان سەنگەر لە ئەنحساری پیاوانی پێشمەگە دەبێرن لە شەقامەکانیان لە جەرایانی قیامە لە ئێران و لە کوردستانان فەتح کرد ئەگەر دقت بکەی پێشەوە ژنان مسلح بن سەفی ژنان دانە و دوانە و جەماوەری لە تەزاهوراتی شارەکانی مەریوان سنە من بەختی کوردستانەکەم دیارە سەراسەر ئێران مەریوان سنە کامیاران سەقز
دیواندەرە تا بڕوا ناوم کریان مەهاباد هەموو ئەمانە حضوریان بوو و لە جەرەیانی شەڕی ناو شاری سنا ژنی پەرستار بەخۆی فەداکاری و بەخۆی مبارزەوە خانمی شەهینی باوەفا ئیعدام کردیان دوو خۆش لە خانەوادەی کعبیەکان ماڵی کاڕەبەی کعبی ئەوان بە یەکۆ ئیعدام کردن بە خاتری مبارزەی شۆڕژگەڕانی یعنی مەبەستمەوەیە تەشکیلاتی کۆمەڵە یەکتری کەنیشک و ژنی سازماندا بە کاروانەکەی تورکمەن سەحرا ئێمە چەندانە لەو ژنانە تێکۆشەرانە لە تەک پیاوانی تێکۆشەری ئەوڕۆتە کە هەمویان کۆمەڵە نەبوون بەڵام کەفی کۆمەڵە ناویانە زۆر بوو دوایی ئین بوو ئەمانە شەهید بوون و گیانیان بەخت کرد پاش ئەوە هاتن لەو فەزا کە تۆ ئیشارەی پێەکەی ئەمانە لە چەند عەرسا بۆ تەثبیتی خۆیان بەڕاستی زەحمەتیان کرد هەمەبازایان کرد کەلاشیان کرد یەک عەرسەی ناوی خۆی کۆمەڵە ئێمە خۆمان دوێ بوونەوە کە مقاومەت بوو بۆیە هەر لە ڕاستە ئەو مقاومەتە بوو یەک شانادی بۆ ڕەهبەری کۆمەڵاشی بە ناوخۆی سەوتیکا قرارێکیان سادە کرد ژنان ئەشێ لە هەموو عەرسەهای مەبارزاتی کۆمەڵە و جوڵانەوەی کوردستانە سازمان بدرێت ئەمە عەرسەکەی ناو کۆمەڵە مەحدودیەتەکەی بەڕاستی بە من شەرح نادرێت چون من پیاوێ بووم ئەو مەحدودیەتانە بەرگ نەکردە ئەبێ ژنێک بێ ئەوانە بەڕاستی بە وردی باسکە مەسەلەی دووەم کۆمەلگاکە بوو ارتجاع بە شدت نەتەنیا مخالفەوە بوو تۆهمەت ئفترا درۆ هەڵبەستن پەنابردن بۆ دواکەوتووترین مشکلات مەسائل و عشایری و لە گشتی ئازاددەهەندەتر نەقش و دەوری حزبی دموکرات ئەو کەسانەی کەوا لە دانشگای سووربوونا فاڵۆ تەحسیل بوون ئەو کەسانەوا لە ئەوروپا تەدریسیان کردو ئەو کەسانەوا لە ئوستادی دانشگا بوون ئەو کەسانەوا لە دانشگاکان ئێرانە لیسانسیان گرت و کەم نەبوون لە ناو حزبی دموکراتە کەچی لە مقابڵی ئەم مەسەلەی ئاوگۆڕۆ ئەم خەباتە ژنان ئەیکات لە باتی ئەوە تەحسینیان کرد ئەوەنە تەنەزولیان کرد ئەوەنە تەنەزولیان کرد چوونە پشت مرتجعترین گفتمان و دواکەوتترین گفتمان و هات لە نەقشی کۆڵکەمەڵاکانی دێهاتی ئینی کوردستان بەڕاستی لەم دەورانە کە شۆڕشی ژنجیان ئازادی ئینی گرتووە حزبی دموکرات باڵی پێشڕەوەکەی باڵی وریاکەی مەعزەرەتخاییە بە ژنانی کۆمەڵە قەرزارە بە ژنانی ئەو دۆرە قەرزارە ئیسە من باوەڕم هەست بەوە حزبی دموکرات داچواکیاگەوە لە ناو ڕێزەکانیان ژن هەست و بگرێت بۆ بابەتە لە کۆمەڵەکانیش کەمی نەبێت بەڵام ئەو هەڵە و ئەو ئشتبای جارانیە جبران ناوێتەوەی لا بە مەعزەرەتخاییەکی شەفاف و ڕۆشن و ئیجتیماعی لەو ژنە مەبارزانە نەبێت ئەوەیە کە بەڕاستی ئەوان کێشاگیانە بە من و بە هەموو هەر پیاەکی ناو کۆمەڵ بە تەواوی بەیان ناکرێت ئەمە بە ژنانی ئەو سازمانە بەڕاستی باشتر ڕوویاتر شەفافتر بەیان نەکرێت و ڕێگەیەکی ڕەحەتیان نەپێواوە لەم بابەتۆ ئەمە بۆیە من ناوی ڕێبەری کۆمەڵێکی من وەکو سەنە دێژم قراریاندا لە ناو ڕێزەکان کۆمەڵێکە یادەکە ئسپاز نەوت مقاومەت بوو بۆ ئەوانە و هەروە کا بە من ئیشارەکە ئێمە دەکەم و ئێمە هەڵسەنگاندن بکەین نەچینە پای ئەوە کە بە نەزەری ئێمە چی دروستە و پای بۆ داگرین و چینە واقعا لەو هەڵسەنگاندنە نەقشی و دۆری ژن ئەسما ئاڵگۆڕێکی لە کۆمەلگا پێکاوت من ئیشارە بە یەک دەستکەوت دەکەم بەڵەنەوە شیعرەکەی شێرکۆبێکە دەسەر بەیان بخوێنەوە هو واقعیەتێکی کۆمەڵگای کوردستان وە کاتەسە ئەوە ڕەنج و بەرهەمی ئەو ژنانە ئەوە ڕەنجی پیاوانی کۆمەڵە نییە تێبینیەکەت دروستە بەڵام یەک شت کە لەوانەیە جێگەی ئاماژە بێت و مێژووی دوای ئەو ینی ئەو 45 ساڵەی دوایی ئەوە ئەسەلمێنێ کە لە ڕاستیە ینی زەرورەتی دروستبوونی کۆمەڵات زەرورەتێکی جۆغرافیاییش بوو ینی لەباری ناوچەییەوە پێم وا بێ مەسئلەی پرسی ژن و بەشداربوونی ژنانیش لەو ڕێیزانە بەشێکی پەیوەندی هەیە بۆ کە ئەبینی لە بەتایبەت لە ناوچەکانی خواری کوردستانی ئەوەی کە پی ئەڵێن جنوب بۆ بەواستەی وجودی شار بە معنای
شار یا جامعە شناختیەکەی شار ئەبین ئەوەی پێم وابێ کاریگەری زۆر بووە لە بەشداری ژنانە بەرحاڵ ژنان لەوێ کراوەتر بووە پەزاکە زیاتر لە سەرکار بوون لە ناو کۆمەلگا زیاتر حزوریان بووە و ئەمە ئەڵێ کارانکە تەمام کرد وە کۆمەڵە ئەو توانی هەموو ینی ببێ بە بەنی تەزبێحی هەموو ئەو ڕێکخراوە بچووکانەوە لە خۆیان کۆی بکاتەوە و من قسەکەم ئەوەیە کە دیارە ئەمە بەشێکی ئەتوانێت تاکتیکێکی سیاسی بووە بەرامبەر لایەنێکی تر چونە بینین کە داهاتووە کە ئێستا بێت داهاتووی ئەو کاتەوە ئێستا کە ئەیبینین بە پێچەوانەیە بۆ خۆت ئاماژەت کرد لایەنی بەرامبەرەکەی زیاتر ڕێژەی ژنانی زیاتر تایەوە من پێم وابێ ئەوەیش ینی ئەبێت لە بەرچاو بگرین زەرو ینی دروستبوونی کۆمەڵە زەرورەتەکەی توانی بەشێکی تر لە کوردستان تێکەڵ کابە و بزوتنەوە سیاسیە کە پێشتر و ئەمە ئەبێ ینی ئەوەیش لە بەرچاو بگرین. کاگەمین لە هەردە درێژەی باسەکەی جەنابتە ئەو دەستکەوتانەی کە کۆمەڵە لە سەرەتای ئینقلابە بەدەستی دێنێ پێشوازێکی زۆری خەڵکە ئەو گۆڕانکاریانەیە ئەو ئاڵوگۆڕانە کە دەهێنێتە فەزای سیاسی و پان و بەرینترکردنی جغرافیای کوردستان لە ڕووی سیاسیشەوە کە نقطەیەکی زۆر گرنگە بەڵام هەر لە سەرەتا دوای 1-2 ساڵ کۆمەڵە تووشی قەیرانێکی استراتیژیکە بێ ئەویش ئەوەیە کە گروپێک لە نای اتحادی مبارزانی کۆمونیست لەگەڵ کۆمەڵە تێکەڵە بن وەکو ڕوتێکی چەپ دوایی هەڵەیەکی استراتیژی لە مێژووی کۆمەڵە ڕووەدا ئەویش دروستبوونی حیزبی کۆمونیستی ئێرانە حیزبی کۆمونیستی ئێران بە دروستبوونی گەورەترین زەرپە لە کۆمەڵە وەکو ڕوتێکی تازادا و کۆمەڵە لە حیزبێکی مؤسسەری کوردستانی وەکە بەلقی حیزبی کۆمونیستی ئێران کە حیزبێکی کارتۆنیە لە ڕاستیە و ئەمە ئەو هەڵە گەورەیە کە دواتر لەسەر مێژووی کۆمەڵە خۆناغ بە خۆناغ کۆمەڵە بەرە و کێشەی فکری و کێشەی ناوخۆیە بە و گەورەترین مشکلەیش لێرەوە کە دروستە بێت لەمە ئەوەیە کە ڕێبەرانی کۆمەڵە لە بیرەوەریەکانی خۆ هەنا ئەمە بە حسن النیەت لە قەڵەمەدن یعنی دروستبوونی حیزبی کۆمونیستی ئێران بە حسن النیەت لە قەڵەمەدەن کە ڕاستیە کەسایەتی سیاسی نابێت لە ڕوانگەی حسن النیەتەوە سیاست بکە بەتایبەت لە فەزایەکی سیاسیە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکە جیاوازترە و سیستەمی ملی لەسرە و کۆمەلگاکەی لە ڕووی فکریشەوە و لە ڕووی خوێندەواریشەوە بۆ شتە ئامادەنیە من ئەمەوێ بەرەو لای کاگێدی بچم ئەم هەڵە استراتیژیە بۆ کۆمەڵە کردی و حیزبی کۆمونیستی ئێران وەڵامی بەچیدایەوە جگە لە ماڵوێرانی بۆ کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان کاک سۆران ئەگەر ئیجازە بدەی کەژەوەی کاگێدی بچێتە سەر ئەو بابەتە تەبەن ئەو بابەتێک قسە زۆر هەڵدەگرێت ئەمە درێژەی مەسەلەی ئەوەی کۆمەڵە بۆ ژنانی کرد چی بوو ئەگەر ئیجازە بدەی من ئەو قسەی کاگەسن زۆر زۆر پێدرستە ڕاست کە ژنان پێشەوەی لە ویزەکانی پێشمەرگایەتیدا بێنە مەیدان ویزی اجتماعیان بەدەستەوە بەرحەڵ بەشداریان تێدا دەکرد لە ئینقلاب ئێراندا دەور نەقشی ژنان لە ئێران و لە کوردستان زۆر زۆر بەرچاو بە دوای ئینقلابیشدا لەنێو هەموو ڕێکخراوە بەتایبەت ڕێکخراوە چەپەکاندا کۆمەڵە فەدایی پەیکار ڕزمەندەکان لە سەرمانەوانە فعالی سیاسی ژنیان بوون بەتایبەت مەسەلمان ڕێکخراوی سازمانی چریکە فدایەکانی خەڵکیدا و پەیکار لە کوردستان بە نفوذ بوون پێشمەرگایان بوو ژنیش لە ڕیزەکانیاندا بوو ئەو جۆرەی کۆمەڵە ژن لە ڕیزەکانیدا بوو بەڵام هەم کۆمەڵە و هەم ئەوان ژنانی نێو ڕیزەکانیان نەدەهێنان لەو ڕیزی پێشمەرگایەتیەوە زیاتر لە بەشی تشکیلات و بەشی بیمارستان و بەشی انتشارات ئەو جۆرە شتانەدا سازمان دەیان دەکردن و یەک بۆ چون زاڵ بوو کە ئەمان بۆنی دواکەوتوی ڕەنگی دواکەوتوی کۆمەڵگایەتیەوە دیار بوو ئەویش ئەو بوو کە ئەو ئێعتمادە بە ژنان نەبوو کە ژنان ژۆ پیاوانیان پێدەکرێت لە هەموو بوارەکاندا ئەگەر چاو لێ بکەن ئەوڵین هێزی پێشمەرگەی ژنانی کۆمەڵەش فقط ژنان و لە منطقەی ئێمە بوون منەوە خە تازە هاتوون نێو کۆمەڵە وەختی دو ژنانە دەچون بۆ جەولە لە منطقەیەک حتمما دووسێت پەلی پێشمەرگایەتی پیاوانیشان بە دەوروبەرەوە بوو نەکات تووشی شەڕبوون و بە ئەسیر بگیرێت بەڵام خاصیەتی باشی کۆمەڵە ئەو بوو کۆمەڵە ئەوڵەم بوێر بۆ ئەقدامیشی پێی دروستبا دەیکرد سنەتشکێنی کە دوژنی کە لە پێشمەرگە
بەڵام دووبارە لەوەش بێتر ئەگەزانی بە شتێکی ئشتباتێدا ڕاحەت ئشتباتی خۆی ئیسلا دەکرد بە هەمووی باوەیەکی کورد لە پێشمەرگایەتی ژنانی فقط ژنانی بەعنوانی پەلە پێشمەرگە لەبژرا بوو متەوەجی بوونەوە غەڵەتە نەقدیان کرد وە ژنانیان لەگەڵ پیاوان خستە نێو ڕیزی پێشمەرگەوە تەقانەوە خەدەگە بچینە و کۆمەڵگای ئەو سەردەم ئەو بۆ چ نەبوو باشە چۆن مەسەلەن دوو کچی جوان لەگەڵ کۆڵێک پێشمەرگەی جەحاڵ دەچن دەچن یا لە مزگەوت بەیەکەوە دەخەون یا لە ماڵان بەیەکەوە دەخەون ئەوە دوێری دەویست تۆ لەگەڵ سنەتە مبارزەکەی وە دوێریەکەی کۆمەڵ ئەو شتێک کات یۆسف دەڵێ شانازێکە بۆ ڕێبەری کۆمەڵەکە ئەو دوێری هەبوو ئەو جەسارەتەی هەبوو کە ئەو سنەت شکێنەی کرد ئەو مەیدانەی بە ژناندا جوابی سنەتەی گەڵکەوتوی کۆمەلگای نەداوە و تەبەنە و شانازێ بۆ خۆی خۆکان کە ئەوەڵین جار ژنانی هێنانێ و ریزەکانی پێشمەرگاتی هۆ لە ئاستی ئیجتیماعیدا ئەو قەسەیەشی داوێن ئەلبەتە لە بواری کەشدا کۆمەڵە لە بابەتان شتی باشەیە بوو کە دارم لە درێژەی باس من کاگە دیگەیان ئەگەر بێنەوە لای جەنابوو ئەم هەڵە استراتیژیە کۆمەڵە بۆ کردی ڕێبەری کۆمەڵەکە حزبی کۆمونیستی ئێرانی تەشکیل کرد ئەو استراتیژیە بە ئیسڵال جوابدانەوە بوو بە ضرورەتی هیچ تاریخی و ئیجتیماعی لە وڵاتە ئێمە پێمان وابوو کە بۆ ئەوەی کە کرێکاران و هەژاران و زەحمەتکێشان لە کوردستانە خەڵکی چاوساوە لەم چاوسانەوە نەجاتی بێ پێمان وابوو ئەبێ حزب کۆمونیستێک بوێت کە بتوانێت ئەمانە ڕێک بخا و ئینقلابێ بواتە بەرەوە ئیدەکە پیرۆز بوو خۆوە نیە بێژین بێ منتەها ئێمە لە جیای ئەوە لەگەڵ کرێکاران یا لەگەڵ بەشی بە ئیسڵات عملی طبقەی کاریگەر کە خەریکن لە کارخانە کارەکەنەوەوانە دانیشن حزب دروستکەین ئەوە بوو هاتن مەخصوسەن هەر ئەو ئاعزای اتحاد مبارزانە کۆمونیستە وتیان بابە حزبی کادرها یا حزبی کادرها ئەتوانێت جێگەی حزب کۆمونیست بگرێتەوە ئەوە ئەوەڵین لادان بوو لەو هەدەفە ئەسلیە خود تشکیلە حزبەکە بە نەزەری من تا حدودێ لە ئەوڵەوە تأثیر مثبتی بوو لااقل لە ناو پێشمەرگا لە ناو سازمانەکان تری ئێرانە ئەوەی کە بڕوا بە خۆیان پیا بکەن ئەوەی کە بتوانن کارگەلێ بکەن منتا ئێمە بەهۆی ئەوە کە ئەو حزب کۆمونیستە نەیتوانی وەکو کۆمەڵە پایگایکی ئیجتیماعی بێ لە ناو کۆمەلگای ئێرانە چونکە کۆمەڵە واخان لە کوردستانە پایگایکی گەورەی لە ناو خەڵکە و لە ناو کۆمەڵا بوو بەڵام ئیتر ئەوانیش نەیانتوانی ئەوە پیا بکەن ئەوەیانە کردە خەتای ناسیۆنالیزمێک کە ها لە ناو تەشکیلات کۆمەڵە ئەوەیانە کردە دەلیلی عەدەمە موەفەقیەتە ئەو حیزبە ئەوە بۆی تر مشکڵاتی هاتە بەرەوە و ئەوان جیا بوونەوە و چوون و حزب کۆمونیست کارگەریان تەشکیلدا و ئەو اختلافاتە کە مەخصوسەن کاک بەهمەن و کاک یوسف ئەو وەختە لە کوردستانە بوون من بەداخەوە ئەو وەختە لە ئوروپا بووم زۆر ئاگداری وەزعەکە نیم ئەلبەتە خەبەراتم پێگەیشت بەڵام ئەوان لەمسیان کرد ئەو مەسئلەیە لە کوردستانە ئەو اختلافاتە و ئەو کارگەرە بەرحاڵ ئەوە بوو کەیتر حزب نەیتوانی بێتە ئەو حزبەی کە گەرەکمانە وە تەجربەیش نیشانی دا کە ئەساسەن با تەوەجۆ بەوە کە ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە و ئەقەلیەتگەل ملیتیا هەست وەک کورد وەک عەرەب وەک تورک وەک تورکمان وەک بەلوچ ممکنە حزبێکی متەمەرکزی واحد نەتوانێت بۆ گشتی مفید بێ ئەتوانێت بە یەکەوە هاوکاریان بوێ ئەحزابە کۆمونیست ئەوانە بەرحاڵ نازانم بە چ شێوەیە وەلی ممکنە ئەوە بێ بەڵام حزب واحد سەراسەری بەو شکڵە کە ئێمە حزب کۆمونیستی ئێرانمان دروست کرد ناتوانێت مؤثر و مفید بێت لەو زەمینە
جا دوایش باشە دوایش ئەوە لەناو خود حزب کۆمونیست کارگەریە چەندین حزب کۆمونیست کارگەری ئینسحابیان کرد لە یەکتر و دوایش کۆمەڵە تووشی ئەو نەخۆشیە بوو ئینسحاب و ئینسحابات و ئەوانە و ئەلعان بووگە بە واحدێکی بوچک ئەوەی کە تەرەفدار حزب کۆمونیستە دنیان بەوە خۆشە کە تابلۆکەیان هەست ئەلعان. ئاماژتان بە ئەوە کرد کە بەدەنەی ئەو وەختە پیان خۆش بوو کە ئەم حزبێکی وا دروست بێت بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا بەڕاستی ئەو کاتە چۆن بیر ئەکراوە دروستە فشارێک بوو لە بەرەی ڕاستاکە بەواستەی ئەو تەحڕکاتە کە بوو بەرەیەکی ڕاست دروست بوو ئەنی ئەوە قابلی دەرکە کە لایەنێکی چەپیش دروست ببێت و ئینسان نەتوانێت دەرکی بکات بەڵام ئەوە ینی ئەو زێهنیەتە چی بوو کە بیرتانە کردو بەڕاستی ئایا ئێوە سازمانێک بەو گەورەیە کە محبوبیت و مەشروعیەتێکی هەیە لە کوردستانە ئایا پێتان وا بوو بە ئاسانی ئەکرێت ئێوە لە ئاستی ئێرانیشە سازمانێکی وا لە نقطەیەکی بچووکی ئێران و ئەتوانن دروست بکەن بۆ گشت ئێران ئەبینین کە ئەو شتە سەر نەکەوت منەمەوێ بزانم هەم جەناب یا کاک یوسف یا کاک بەهمەن ینی زەهنیەتی ئەو وەختە بزانی کە ئەو چۆن بیرتان نەکردو بەڕاستی ئایا پێتان وا بوو کە ئەکرێت لە ژێر ڕکێفی سازمانێکی وا تۆ هۆویەتی خۆت حفظ بکەی شۆناسی خۆت بپارێزی لە چوارچێوەیەکی وا ببینی کە دواتر وانە بۆ تووشی کێشە بوو بەڵام ینی لەوانەیە ئەمە وەکو تاریخی شەفایی بۆ نەسلی ئیمڕۆ ببێ بە دەرسێک کە ئایا چۆن بیرتانە کردەوە کەسانێک کە بلەخەرە لەو هەیکەلی ئەو حیزبا بوون و تا ئەنازەیە قسەتان برەوی بوو و تەسیرتان ئایا چۆن بیرتانە کردەوە بەڕاستی ئەکرات شتێکی وا دروست بێ یا پێتان وا بوو یا ئیسە لانی کەم پێتان وایە ئەوە تەوهمێکی ئیدۆلۆژیک بوو کە پێتان وا بوێت ئەتوان شتێکی وا ڕاستەکەی من ئەو پێشداوەری کاکسۆرە منێ لەسەر مەسەلەی تشکیلی حزب کۆمونیست و نەتایجە خراپەکەی و ئاهانە من جۆرێکی دیکە دەکەمەوە ئەلبەتە دڵێک بەحەز زیاترە لەگە ئیجازە بێت لە 7 دقیقەکە لەوانە 1-2 دقیقە زیاتری تێ بکەم سای دەکەمە لە چارچێوە ڕابگرم وەلی شکالی نییە مەسەلەی تشکیلی حزب کۆمونیستی ئێران دووبارە دەبێت چەند عامل لەبەر چەند بگیرێت یەکەم ئەو وەخت بۆ چوونی زاڵ بەسەر دروستە لە کوردستان خەڵک داوای حەقی ملی خۆی دەکرد خەڵک داوای ئەوەی دەکرد کە خودمختاری دەوێت و ئەو جۆرشتانە داخوازی ملی بەڕاستی زەد بوو لە جنبشی کوردستاندا و دینامیزمی ئەسلی جنبشی کوردستان مەسەلەی ملی بوو مەسەلەی نەتەوایەتی بوو کەس ناتوانێەوە ئینکار بکات بەڵام لە پاڵ ئەوەدا ئەگەر شتەکانی ئەو سەردەم بینینەوە بیرەکۆمان هەموو کەس خودمختاری لە چارچێوی ئێراندا دەویست کەس خەهامی جودایی لە ئێرانی ئەو جۆرشتانە نەبوو بە هەموو ئەحزابی چەپ و ڕاست و مەسەوی و غیری مەسەویەوە ئەساسەن و بیرۆکەیەی یا دەوڵەتی مستەقل یا مەسەلەن شتیوە لەو بەرحەڵ شعارەکان خودمختاری بوو هەموو حزب سیاسەکان داوای ئەوەیان دەکەن بنابراین ئەوەی ئەو باسی کە لە چارچێوەی ئێراندا بمێنیەوە تەبەت خودمختاری مەزروع بوو کە دەسەڵاتی محلی خۆت بەدەست خۆتەوە بێت ینی چۆ خەڵکی خودات بۆ نەنێرن لە شوێنەکانی دیکەوە وەلی بەرحەڵ ئەو بیرۆکەیە بەسەر هەموو کەسدا زاڵ بوو بەسەر خەڵکیشدا بەسەر عامەی خەڵکیشدا من ئەوە خودوبیرم نایە یا بوو بێش زۆر کەم بوو کەسانێکی کە خانی استقلالی ئەوشتان ئەوەیە نکتەی دووەم لە انقلابی ئێراندا هێزە چەپەکان دەوریان هەبوو جەرەیاناتی چەپی قدرتمەند هەبوون وەکو سازمانی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران وەکو پەیکار وەکو دوای بەتەناسو وردە جەرەیان وەلی بەرحەڵ هێزی چەپ کەم نەبوو و هەموو بەحسی ئەوە هەبوو کە لە شعاری هەموو حزبەکانەوە بوو پیش بەسوی تشکیلی حزب تەبەقەی کارگەری ئێران یعنی پێکەنانی حزبێکی چەپ کە لە ئاستی ئێراندا بتوانن بارزاتی کارگەری سازمان بدا دیدگا و بۆچوونێ بوو ولی لەو کۆمەڵەشدا ئەو هەبوو
طبعا كۆمەڵە تەوهمی بخۆی نەبوو کە پێی وابوو دەتوانێت حزبی تەبەقەی کارگەری ئێران پێبدرێت وەلی بەرحاڵ ئیدە و بیرۆکەکەی هەبوو کە ئەگەر بتوانێت لە تەلاشێکی وادا بەشداری بکە بۆنە. و یەک شتێش لێرەدا بڵێم لە مبارزەی سیاسیدا دەست پێکردنی مبارزە بە شەرتی سەرکەوتن نییە، بەقەول مبارزەی سیاسی بە شەرتی چەقۆ نییە کات. زۆر مبارزەیە تۆ دەستی پێ دەکەی بەڵام خۆ بەناخۆ میتونە بە سەرکەوتنیش نەگەی. شۆڕشی ژینە ئەمەگاروانە بوو، ئەو هەموو فداکاری بۆ کرا بەڵام بەداخەوە ئەو نەتایجی کە دڵخوای خەڵکی ئێران بوو پێی نەگەیت. مەسەلەی حیزبی کۆمۆنیستیش هەروە بوو. مەسەلەی پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێران ئەو پیادە دەبێت لە چەند بابەتەوە زادەبین و کردێتە. یەکەم بۆ چوونەکەی هەبوو لە ئاستی ئێراندا و لە ئاستی هێزە چەپەکانی کوردستانیشدا. هێزە چەپەکانی کوردستانی ئەو سەردەم فەقەت کۆمەڵە نەبوو، کاتی سازمانی چریکای پەدای خەڵکی ئێران هێزێکی قودرەتمەندی پڕنفوز بەقەت کۆمەڵە بوو بەشی کوردستانەکەی. ئیدیدای ئینشاعاتی ئەقەلیەت و ئەکسەریەت پشتیشکە و ئەقەلیەت خۆی نەگرتەوە. بۆیە ئەو بەحسا یعنی ئەو بیرۆکەی هەبوو. دوای ئەوە وەختێک جەماعەتی ئیتحادی مبارزانی ئێران هاتنە کوردستان، هاتنیان بۆ کوردستان بەقەولی کرماشانی ئەڕای خۆشی نەبوو. کاکە فەزای سیاسی ئێران ئەوە ساڵی 56 هاتن، دەورانی سەرکوت و ئێدامەکانی داهەی 60 ئێران و بیربێنەوە بە لێشاو فعالینی سیاسیان ئێدام دەکرد. ڕێگایەکیان نەبوو هەڵاتن هاتن بۆ ئێران، هاتن بۆ کوردستان و نەکەرەوە بڕێژی لە فعالینی چەپی کەش هاتن بۆ کوردستان. بۆیە ئەوەش بۆ خۆی زەمینەیەک بوو ئەوان هاتن بۆ کوردستان. مەسەلەی دیکە خەفەقان و دیکتاتۆری و وحشەتێک بوو کە جمهوری ئیسلامی بەسەر ئێرانی رازداڵ کرد. ئیمکانی فعالیەتی سیاسی لە باخی شوێنەکانی دیکەی غەیری کوردستان نەبوو. کوردستانیش بە ئتکا بە هێزی مسلحی پێشمەرگە و بازرێ سازماندا. باقی شوێنەکانی کە ئاماری ئەدامەکان چاو لێ بکەن، هەزاران هەزار زیندانی سیاسیان ئەدام کرد. هەموو تەشکیلاتی مەخفی فعالینی هێز سیاسیەکانیان تێکشکان، پەیکار، کۆمەڵە، مجاهیدین، ڕۆژمەندەگان، توودا دنیایان وەرخاش کرد. بۆیە لەو فەزا سیاسیدا بوو ئەوان هاتنە کوردستان بوو کتێنێ بە حەولەکە دەیدێ کە دەستیشان کرد بە حەولەکە بە بڕای من دووبارە واقعبینیان نیشان بدەن. بۆ خۆیان دەیان کۆت تەشکیلی حزبی کۆمۆنیستی ئێران وەکو ئیدەیەکی باش. ئێمە فعالینی سیاسی جدین حەولی بۆ دەدەین و دروستی دەکەین. بەڵام کە حزبەکەش دروست کرا ئەوان نقطە زەعفەکانی و حزبیان دەخستە بەرچاو. ئەوڵەنەوە حزبی کارگەکانە، حزبی تەبەقەی کارگەر نیە. دووەم نفوزی لەنێو جەماوەری تەبەقەی کارگەری ئێراندا نیە بێجگە لە کوردستان. وە سۆم دەکوت ئێمە حەول دەدەین ئەو نقطە زەعفە جوڵانکەینەوە. و بۆ حەولدانەکەش خۆ مەسەڵەن یەکێک لەو ڕێگانەی کە بە نەزەریان دەگەیشتەوە بوو کە خۆ مەجموعەیەک کادر بنێنەوە کە و کادرانە وردە وەکو تۆرێک لە منتیقە بچێندرێن و ڕشەداکردن و تەشکیلات دروستکرد. ئەوەشیان کرد کە بەداخەو سەرکەوتوو نەبوو و ئەو تۆ لەو زەمینەدا شین نەبوو وشن. ماوە کوردستان و حیزبی کۆمۆنیستی ئێران ئەگەر ئێوەش چاو لێ بکەن تاکە حزبی کۆمۆنیستی ئێران کە تشکیل و فقط ئەگە کوردستانەکەشی چاو لێ بکەن دەورانی ئینسجامی کۆمەڵە دەورانی حزبی کۆمۆنیستی ئێران بوو، دەورانی ئەوجی قودرەتی کۆمەڵە و دەورانە بوو کە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران و ئەو وەختیش دووبارە یەک واقعبینی دیکەی ڕەهبەرانی ئەو وەختی هەم کۆمەڵە و هەم جەماعەتی ئیتحادی مبارزانی کۆمۆنیستوان دەبێت لە بەرچاو دێت کاکە ئەوان حەقی ویژە بۆ تشکیلاتی کوردستانی کۆمەڵە حزبی کۆمۆنیست قایل بوو. کۆمەڵە حەقی ویژەی هەبوو لە ئەساسنامەدا واردان کرد. لە تاریخی هیچ حزبێکی دنیادا شتیوای تێدا نییە بەشێکی تشکیلاتێکی حەقی ویژە بوو. ئەوان حتا حەقی ویژیان بۆ کمیتەی مەرکەزی کۆمەڵە دانا وەگە پێخۆشبوو مستەقیلەن لەگەڵ دەوڵەت مزاکەرە بکات لەسەر حەلی مەسەلەی ملی. بۆیە ئەوانە هەموو ئاوبەندی ئەوە بوو کە دەیانزانی ئەو تشکیل ئەو حیزبێکی بە نفوذ نێ لە باقی شوێنەکانی دیکە ئێرە، بەڵام لە کوردستان هێزێکی ئیجتیماعیە. جا دوایی باقیدە من بە قوڵی فارسی وەکو گاوی نەهۆمەشیر لە قەیان لەوەدا ئەوە بۆ خۆی مەوزوعی بەحسێکی دیکەیە. حیزبی کۆمۆنیست بۆ سەر نەکەوت
کەس تەوەهەمیەوەی نەبوو کە مەسەلەن لە ماوەیەکی کورددا مەسەلەن ئەو جۆرەی کۆمەڵە لە کوردستان بە نفوزە شاخە حیزبی کۆمۆنیست لە ئازەربایجان و خولۆرستان و تورکمە سەحرا و جۆرشتانش پێ کەس تەوەهەمی نەبوو پێمە حەولی بۆ دەدەیت بەڵام ماجرای کۆمۆنیزمی کارێرە ڕێشایبی دیکەدە جا بۆیە دەڵێن حاکمی جەماعەتی حیزبی کۆمۆنیستی ایران چەند نقطە قووەتیدا بە کۆمەڵە یەکەم کۆمەڵی کردە ساحەبی ئەساسدانە زەبط و ڕەبتیدا بە سیستمی کاری تەشکیلاتی کۆمەڵە کاک بەمەنە بەرنامەیدا بەڵێ ئەم قسەی جەنابەت وایە کە کۆمەڵە بۆ خۆی نەیتوانیوە لە ڕاستیە مدیریەتی حیزبی بکە یا کادرەکانیان لە ئاستی بزوتنەوەی نەبوون کە وەکو حیزبێکی سەرەکی لە کۆمەلگای کوردستان و لە ڕاستیشە ینی کۆمەڵی کادر کە لە تارانەوە دنیا لە ناوچەکانی تری ئێرانەوە ینی هیچ پێگەیەکیان نییە لە ئاسی سەراسەری ئەگەرم حیزبی کۆمۆنیستە ئەم کەسانە ئەو نەخاوەنی نفوزن ئەو ئەتوانن ڕەبت و زەبتن بۆ نەیانتوانین لەسەر ئاستی گشتی ئێرانە ئەم تەشکیلاتێکی وا دروستکەن و بتوان ئاڵوگۆڕی تەسیریان لەسەر ئاڵوگۆڕە سیاسیەکانە بێت لە ئەو دەورانە کە تۆ باس لەوە ئەەکەی کە دەورانی گەشە لە مێژوی کۆمەڵە لە ڕاستە پەیتا ئەوان بە پلان کۆمەڵا بەم نەوع لە سیاست دەبەنە ژێری ڕکێفی خۆیان و هەر لە دوای دروستبوونی حیزبی کۆمۆنیست بەشێکی زۆر لە ڕێبەرە مؤسسەرەکانی کۆمەڵا گەشتی ئەچنە دەرەوەی وڵات ینی دەیانەوێت لە دەرەوەی وڵاتە جۆرێک لە حیزبێکی سەراسەری بۆ طبقەی کارگەر دروستکەن ینی لە کوردستان خاڵیانەکەن ینی لە تۆزە دەسەگرن بەسەر کۆمەڵا و تووشی ئەو قەیرانە فکریانەیەکەن و تووشی قەیرانی تەشکیلاتیەکەن بۆیە من پێم وایە لەو ڕوانگەوەیە کە حیزبی کۆمۆنیست زەرپەیەکە کە کۆمەڵا وەک یەدیش باسی کرد و جەنابێکی باسیەکەی کە ضرورەتی هەبووە یا جۆرێک لە بەرنامەی هەبووە بەڵام ئێستا کە بیر دەکەینەوە ئەو قەیرانەکە حیزبی کۆمۆنیست دروستی کرد و ڕێبەرانی حیزبی کۆمۆنیست کە لە هاتن دەستیان بەسەر کۆمەڵا گەر دروستیان کرد یعنی تەشکیلاتێکی گەورە و گرانی وەکو کۆمەڵا خۆی بێتە فەرعێک لە حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ حەقی ویژە لە کوردستان زیاتر پێگەیەکی واقعی لە ناوچەکانی تری ئێرانە نیە بۆی ئەم حەقی ویژە لە چاکەی ئەوانە نییە ینی خێر بە کۆمەڵاکەن بۆ بڕای من لەوەیە کە ئەوان دەیانەوێت دەرگا بکەنەوە کە تۆزە دەست بەسەر تەشکیلاتی کۆمەڵا بگرن کە گرتیشان من دێمەوە لای جەناب ئەگەر جاوی و پرسیارش بدەمەوە جادای تۆ خۆشە نظری کاگەسۆ یا شکالی نەبێت بەڵام زۆر بە کورتی کاک بە من کاکە چەند شت هەیە ئەوان بە پلان نەهاتن ئەوەی بۆ لە باقی شوێنەکانی دیکەی ئێران نەیانتوانێ و حیزب پێکبن کات شوێنەکانی دیکەی ئێران بۆ ئێران پیاوی تێدانە بوو ئەی بۆ هەمە کراوەکانی دیکە نەیانتوانی خۆ بگرنەوە و تێکچوو لە کوردستان بە دەلیلی مبارزەی پێشمەرگانە و بە دەلیلی مبارزەی مسەلحانی کە لە بەرابەری ڕژیمدا دەکات ڕژیم نەیتوانێ و سەیطرەیە بەسەر کوردستاندا پەیدا بکات لە باقی شوێنەکانی دیکە ئێران بەداخەوە کردی تەواوی ڕێکخراوەکانی چەپ و ڕاستی ئێرانی تێکشکاند و وردی کرد دیوانش مجبور بوون هەڵێن خۆ ئیمکانی ڕیشەداکتان لەنێو ئێوە دووەم ئەوان کە هاتنە نێو کۆمەڵە تەشکیلاتەکەی لێ اختیار نەدان کاکەوە قسەی دروستیان هەبوو وە بە عەقیدەی من نقطە قووەتی کۆمەڵە لێرەدا ئەوەیە کۆمەڵە تەشکیلاتێکی عاقڵ بوو تەعەسسوبی نەبوو کە بڵێ جاوە چۆن لۆبی قسەی خەڵکی کردەوە ئەوەی پێی دروست بوو دەیکرد مهم نەبوو چێ دێوە و ئەوە بە نەزەر من ئەوە نقطە قووەتی کۆمەڵایە بریا کۆمەڵە ئێستاش هەروە وا بایە و ئێستاش هەر بچێتەوە سەرەوڕۆتە قسەی حسابی قسەی دروست چێ بیکات مهم نییە چێ کردێتی کاکە من دەبیرمە ساڵهای ساڵ وەخت خۆی کۆمەڵە شعاری فێدرالیزمیدا بوو ساڵهای ساڵ حیزب دموکرات پێ دروست بوو بەڵام لە خۆیاندا باس بوو وەدی قسەی کۆمەڵەکەوی کۆمەڵە ئەوەی نەبوو قسەکانی جەماعەتی اتحادیە بارزانی پێ دروست بوو قبوڵی کرد حقی ویژەش حقوقی ویژەی کۆمەڵەش ئەوان نەیاندا بە مەجموع ڕەهبەرانی کۆمەڵە مەترعان کرد کاکە من لە جملەشێکی واقعیدا چونە ڕژیم شاری بوو بۆ مزاکەرەمان لەگەڵ بکە دەبێت پرس بە حیزب کۆمۆنیست بکەن یعنی شبوو خۆ کۆمەڵە هەموو اختیاری خۆ نەدا بەردەستی ئەوە و جەم دڵم وای دانێ وابێ ئەو تەسویری کە دەدرێت
کۆمەڵە جەریانێکی نفوزی اجتماعی عاقلی هەموو شتێک پێشەش نەفەری نەدی و نەناسیە و هێنا حتا بەنێوی مستعارە و نێوەکانیشی نەدەزانێ لەسەر خۆی کردی بەڕەهبەر و کردی بەڕەهبەر تشکیلاتەکە یەختیانە ئەوانە تشکیلاتەکان لە پێش چاوی ئەو ڕەهبەرانە لە بین بردو یعنی تەسویرە بێ وەحەمەت خەتای ئەوانە کاک بەهمەن پێش ئەوە ئەگەر ئیجازە فەرمووی پێش ئەوە کاک یوسف قسەبکە من باسی دوو تێبینی ینی دوو تێبینی پێویستە لێرە ئاماژەی پێ بکەین یەکێک کە باسی هێزە چەپەکان نەکرێ ئەو وەختە بینی کە کۆمەڵا یەکێ لە گەورەترین هێزە چەپەکان حتا پێش ئەوە کە چریک فەدایی ئەقەلیەت و ئەکسەریەتی لێ بێت و چریک فەدایی بۆ نمونە حتا کۆمەڵە لەگەڵ پەیکاریش مؤتەلف یا هاوپەیمان نەبوو ینی ئەو سەهەند کە ئەوانە هاتن ئەوانە بەڕاستی بێشناسنامە بوون پێشناسنامە بۆ معناکە مێژوویەکیان نەبوو جۆرێک سۆدۆڕ و ناکبیرهایەک بوون کە لە دەرەوەی وڵات بوون هاتبوون و مەوایەک بوو بۆیان کوردستان ینی لەباری ڕێکخراوەیەوە پێمە بێ ئەوان ینی شناسنامەیەکی ئەو تۆیان نەبوو ینی ئەگەر مەسئلە ئێتلاف لەگەڵ هێزە چەپەکانیش بێ ئەو ڕەخنا بەرەوڕووی کۆمەڵە ئەبێتەوە یەک مەسئلەی تریش ئەوەیە کە ینی لەوانەیە ئەوە لە دڵکراوەی ڕاهبەرانی ئەو وەختەی کۆمەڵەیش نەبوێت لە زەعفیان بووە بەڕاستی ینی تۆ بۆ خۆت تەحلیلێکت نەبێت ینی متەکی ئەبی بە کەسێک بە هەر حاڵ تۆ شۆناسێکی متەفاوت هەیە لە ناوچەیەکی متەفاوت لەبەرەوەیش حەقی ویژەوەرەگری لەبەر ئەوە ئەنیا بێ خۆت تەحلیلی خۆت و لە وەزعیەتی مشخصت بۆ خۆت بێ من پێم وابێ ئەو ینی لە ڕووی مهمان نەوازی یان دڵکراوەی و نەبوو من حەزەکەم حەزمەکرد ئەو دوو تێبینیە بڵێم جا کای یوسف قسەکانی دەست کرد من فقط یەک نقطە کە من نامەوێ لەوەی کاردۆسە بگرمانە بەڵام قساس کەم لەو بابەتەوە تەسویرێکی کاملا نادرست لە مەسەلەی تشکیلی حیزبی کۆمونیست و ئەو جۆرەشتانە بەدەستەوە دراوە بەداخەوە چونکە حەجمی ئەو تەسویر نادرستە زۆرە تەبدیل بوو بە تەلەقی عمومی هەروەکو چەند مەسەلەن پێیان وایە مەسەلەی مصدق نهزەتێکی ملی زۆر سیر و عەجایب بوو مصدق کەسێکی ڕێهبەرێکی زۆر گەورە بەڵام کتێبەکە عەلیمی تفەکر دەخوێنێ و کامل شتێکی دیکە بگورە بە قسە بێ بەڵام دیێوە دایدنم بۆ نۆڤێڵەکەکانی کە من نامەوێت هەمووی مەیداندار کاکی سرگیان فەرموو وەڵا من ئەم بەحسا کاتی زۆرە بە یا بە قەوڵی کوردی وتنی ئاوی زۆرە خواتەوە ئەم هەبیرە من ئەچمۆ بۆ پێش کۆنگرەی دوی کۆمەڵە ناکرێت شتەکە بە هەڵەیەکی سیاسی سەر بنە نقطەیەکە ئەگەر مێژووی دروستکردنی کۆمەڵە باش تێی نەفکرێت و باش نەچی بۆی و ناتوانین جواب پرسیارە بێتەوە کۆمەڵە تا کۆنگرەی دوو هیچ هویەتێکی مستەنەد بۆ خۆی نەبووە مەجموعە مەحافلەی بوون لەسەر تەوافقێکی عمومی نەنووسرا و کۆبوونەوە کاریان کرد ئەم مەحافلە لە کارخانەکان تاران نابوون لە ڕەشت و گیلان نابوون لە لۆڕستان نابوون لە ئەسفەهان نابوون و لە سەراسەری کوردستان نابوون یەک مەحفەل و دوو مەحفەل و سێ مەحفەلیش نەبوون بەڵام زۆر بەداخەوە مەحفەلێ لە مەحفەلانە کە بەڕاستی جزئی نەسڵی ئەوەڵیش بوون و هیچ کەس منکری وەزنی چەنگینیان نییە خۆیان ناوت دامەزێنەری کۆمەڵە ئەمە یەکێک لە مەحفەلەکان بوون کۆمەڵەت لە کۆنگرەی دووادا ئەمەرزێ و من لەو ڕوانگاوە ئەنوارم بووی باشە بینی ئەو دە ساڵە و کۆنگرەی دوو ئەیچی بووە جەوێک و ڕەوتێکی سیاسی بووە لەسەر پەیمانێکی نەنووسرا و میساقێک وەکو دڵسۆزی زەحمەت کێشان بوون وەکو چوون بۆ ناومردم ئەوە خەسڵەتی خەتیسەیە وەکو هەڵماڵین چوون بۆ ناوکرێکان زەحمەت کێشان و وەکو مخالفەتکردن تەک حکوومەتی مەذهبی و ئەرتجاعە وەکو نوعیتر لە کوردایەتی جیاواز لە کوردایەتی سالم هەموو ئەوانە لەم ڕەوتا خۆی ئەنوان بەڵام لە جەرەیانی قیامە کۆمەڵە کارهایەکی سیاسی گەورەی کرد
أو كار سياسيانة بونا بناغي أو اجتماعي بيتو بسرعة أو محفلانة أو سركردات يزديت أو اجتماعي بنيا نبو ها كونغري دو بهالحال هاودي بكونغري دو بس تحتي زور شرایطێک کە منم بەختم مفەسەڵتر کردووە پارەکە ئەمان کۆنگرەی دوو تەدارک ئەوێنن ئەوەی کە پەتمنەتما ئەدا بە کۆمەڵە و دوایی بڵاتە ناوی حزبی کۆمونیست لە کۆنگرەی دووە ڕوەدا من بۆ ئەوە هەڵەگەڕمەوە بۆ پێش کۆنگرەی دوو سەی زندەیات کاکفوا دەکەم دەستخوانڕانی مەهابادا ئێژێ ئێمە کاری ئەساسیم و یەکێ لە کارە ئەساسیەکانمان شێرکەت لە دروستکردنی حزبی کۆمۆنیستی ئێرانە ناڵی دروستکردنی شێرکەت لە ڕۆسەی دروستکردنی حزبی کۆمۆنیستی ئێران بەڵام ئەم جملە تەواو ئەکاو مەخز ناکە تەکمێڵیەکە بەڵام ئێمە حەق و مافی چینی کرێکاری کوردستانەدانی حزبی خۆی چی و حزبی تەبەقاتی خۆی دروستکە یانی حزبی کۆمۆنیستی کوردستان ئەمە لەلایەک و هویەتێکی سیاسی بۆ کۆمەوە تەعلیمەکە ئەوەتەوە کابەهمەنێژێ وەزایفێکە کە خۆی لە ناو چینی کرێکاری ئێران ئابینێتەوە کایەدی ئیشارەی پێەکە ئەوەی وا تەکمێڵی جملەکەس حەقی دادا بە کۆمەڵە کە ئەگەر مافی چارە نووت هاتە سەر ئەوە کۆمەڵە پشتیوانی ئەکا لەو ڕێیەوە مردمی کوردە حتا حەدیجێن و حزبی خۆی تا حدی دروستکردنی حزبی کۆمۆنیستی کوردستان دروستکە ئەمە مۆزوعێکی زۆر دروستە ئەمە لە هەر تئۆریە قەویترە و ئەمە ڕێگە نیشاندە بوو بەڵام ئەم ڕێگە شێویە لەکوێ لویا لە کۆنگرەی دووە کۆمەڵە تەعریفێکی سیاسی لە خۆیەکە ئەڵێ کۆمەڵە هێزێکی سیاسی واحدێکە لە پرۆلتاریای عالەمی و لە هێزی چینی بەشێکە لە هێزی چینی کرێکاری ئێران ئەڵێ کۆمەڵە بیروبەڕیای کۆمۆنیستی هەیە وەکو ئەمڕۆ قسەیانەیە کرد لە مەساحبەکەی کاشعایبا لە تەک کاک مەعروفی کعبیە نزیک 12 دەحفە ناو سۆسیالیزمەوە دەحفەیە ناو کۆمۆنیست دەوات و یەک دەحفە جێژێ کۆمۆنیستەکان کۆمەڵە بە شەفافیەتی ڕوون لە کۆنگرەی دووە خۆی تەعریفەکە ئێژێ ئێمە هێزێکی کۆمۆنیستی ئێمە لەشکرێکین لە پرۆلتاریای جەهانی ئێمە واحدێکین لە ئین وە بە تەواوی قواوە ئەچین بۆ دروستکردنی حزبی کۆمۆنیستی ئێران بەڵام ئەو دروستکردنە و ئەو شێرکەتکردنە کاکفوا دەیوت فەرقی بوو تەک ئەم دروستکردنە ئەو شێرکەتکردنەوە کاکفوا تەکیەی لەسەرە کرد مەبەستی ئەوە بوو واحدەکان لە خوارەوە چه کۆمەڵە چه پەیکار چه چری و چه فعالینی کرێکاری مستقل لە زەنجیرەیەکە لە تەی فعالیەتهای کرێکاری کۆمۆنیستیە بگەیەن بێت و بەرایەندی ئەمانە ببێ بە حزبی کۆمۆنیست ئەوەی ئەمان کردیان حزبی کادرەکان معنای ئەمڕۆژی بە وەکاڵەت بوو ئێرادەگەرایان و بەخۆ تعریفکردن و بەخۆ داسەپاندن خۆیان کە بە نمایەندە تەبەقەی کرێکار هیچ ئەساسێکی نییە وحدەتی دوو لایەنی مشەخەص وەک کۆمەڵەی شۆڕشگەر لە ناو بەتنی جوڵانەوەیەکی ملیە و لە تەک سازمانێکی ناشناختە بە معنای واقعی ناشناختە بە ئەضافەی پاشماوەیەکی زۆر بە ئینسانی کۆمۆنیست مۆبارز چ لە پەیکار چ لە ڕەزمەندەکانی باقی خەتیتێ و ئارخا ئەمانە لە تەک جەمعیتر لە فعالینی مستەقل نتیجه فعالیتی که کاملا واقعا راهنما و اینی ئەوە بوو ئەس جملە گرتنی دوو سمیناری شمال و جنوب نوویسینی یەک سبی مەقالە هەدارک و نوویسینی ئەسارنامە و مەرانامە و بەرنامە و ئەمانە لە مشتەفەی بێژوە جەمە بوون و لە مەراسمێکە ئەم حزبیانە دروست کرد ئەمە بە قەوڵی خۆیان حزبی کادرەها بوو قەرار بوو بووێتە حزبێکی اجتماعی قسەیەکی مەنسوور حکومەت هەست بێ پرسن بە ماوەیەکی کەم بەردەوە کۆمۆنیستی کارگەری سەر هێڵبا و کۆمەڵی پێی هیچ بێ ئێژن ئارەزوو چیە بۆ حزبی کۆمۆنیست ژن موقعیەتێکی اجتماعی کۆمەڵە لە کوردستانە هەسی ئارەزوم ئەوەسە حزبی کۆمۆنیستی ئێران بە دەستی بێرێ لە ئێرانە ئەگەر تۆ ئەمانە ئەنێتە پاڵ دەستی یەک اشتباکت لێ حاڵی ئەوێت
ئەوەی کە غەڵەت ئیرادی لێ ئەگرن ئێژن بۆ حزبی کۆمۆنیست دروست کردیا ئیرادەکەەوە نیە کۆمەڵە کۆمۆنیست بوو کۆمەڵە تەنانەت نەیەوت بە خۆشی سوسیالیسم وەکو ڕۆژ کۆمەڵە کەسێک لەو ڕۆژانە تەتەوری نەیە کە ڕۆژێک لە ڕۆژان کۆمەڵە وەکو مێمانی بچێتە ناو کنگرە سۆسیال دموکراتیسە ئارەزوی ڕەهبەرانێک لە کۆمەڵە وەریگرن کە وەریان نەگرت جا ئێمە بڵێنە سەر ئەو دۆرانە شرکەتی لە دروستکردنی حزبی کۆمۆنیست مەفلوس بوو بەڵام بەحسەکە چۆن دروستکردنە بە وەکاڵەت حزبی چینی کرێکار دروست نابێت سەکەی کاکوات دروست بوو تئۆری و تەجربە و 30 ساڵ خەباتی این بۆ نمونە فرە تراژدیە هەموو دامەزێرانی حزبی کۆمۆنیست حزبی کۆمۆنیستیان چێشکە تەنیا کاستە ئیبراهیم ماوەت وجملەیە حەزەکەم بەدەوەینە کە تەواوکەم جملەیەک لە قسەکانی منسووری حکومەت لە ئەرزیابی حزبی کۆمۆنیست لە زمانێکە کە عەبدوڵڵا ئەوان لە حزبی کۆمۆنیستێنە دەرۆ بێژمی چەت حزبی کۆمۆنیست جواویانە داوا جێگەی پرسیاریشێ ئێژێ ئەزمان پرسیدەن چرا حزب ڕاگۆ نەکردی و چرا حزب جا گذاشتی ئێژێ یەک حزبی بەراش گذاشتم 10 باش بەرمیدەن مهتدی و علیزادە 10 حزب این حزب وامیدەن ئەو ئەرزیابی منسوور حکومەت لە حزبی کۆمۆنیست جا بەڵێ من ئەگەر لە پرسیاری بەرەنگا یەک تێبینیم هەیە من ئەو بەحسم کرد لەسەر مەسەلەی ژنان کۆمەڵە دروستە ژنانی هاوردنەوە ئەو بەحسەت بەس بەڵام من تێبینیەکەم ئەوە فەقی هەستەک فەمەنیزمە گەرەکم ئەوە بێژم زۆر باش وایە ڕاست کاک گەدی من ئەمێ ئەخیر تێبینی جەناب لەسەر ئەو بەحسەی کاک بەهمەن و کاک یوسف و کاگەمین و من لەسەر حزبی کۆمۆنیست کرمان ئەخیر تێبینی جەناب تو بەشی یەکەمی بەرنامەکە کۆتایی پێدێنین وتمەگەر تێبینیە یا قسەیەک تەبێ لەسەر ئەو قسانەی ئێمە فەرمی من ڕاستەکەی لەگەڵ ئەو قسەی کاک یوسف موافق نیم ئێژێ ئەدەی بە خۆیان ناوی دامەزرێنەرانی کۆمەڵیان سەپانگە بە خۆیانە بە نەزەری من ئەو دیدە دروست نییە ئەوەڵەن من خۆم یەکێ لەوانمە کە عەقیدەم بە بونیانگوزاران و ئەوانە نییە من ئێژم ئەو هەستەگەل ئەوەڵیە ئەوێش مەحافلێ بووین وابەستە بە کۆمەڵە ئەو مەحافلە کە کاک یوسف باسیەکایژێ لە تاران بوون لە تەورێز بوون لە ڕەشت بوون لە کوێنە بوون گشتیان وەسڵ بوون بە کۆمەڵەوە هیچ کامێکیان جیا لە کۆمەڵە نەبوون کادرەکانی خۆمان بوون بەڵام ئەو پێ وایە ئەوە هێنبووگن ئەوە مەسەلەیەکترە ئیترەوە و بنیام ناتوانێت مەجبوری بکا بێژێ ئەوە قبول بکە بەڵام من وا بیر ناکەمەوە یەکێکیش مەسئلەی حزب کۆمۆنیست ئێران من لە ئەوەڵی جەوتم حزب کۆمۆنیست ئێران تەشکیل بوو ئاوات کۆمەڵە بوو چونکە پێوا بوو یعنی لەباری تئۆری و ئیدئۆلۆژیکەوە پێوا بوو حزبی کۆمۆنیستێک ئەتوانێت موفق بێ کە کرێکاران و ڕەنجدەران زەحمەتکێشان و خەڵکی چاوساوە سازمان بدا و ڕێکیان بخات ئەوە وەکو قانونێکە لە مارکسیزما یا لە چەپی ئەو وەختە ئاوای بیرە کردەوە ئێستاش هەر ئەوە سادقە کە ئەشێ ڕێکخراوێک ئێستا هەر ناوێکی پێوەنی ڕێکخراوێک تەشکیلاتێک بوێ کە بتوانێت خەڵک ئاگا بکاتەوە سازمانیان بە ڕێکیان بخا و ئامادەیان بکا بۆ شۆڕشێکی ئیجتیماعی یا کۆمەڵایەتی ئەوە دروستە بەڵام کۆمەڵە ئەگەر لەو حەددا نەبوو وەلی لاقل پێوا بوو دروستکردن حزبەکە ئەتوانێ بەو هێنە بیگەنەی کە وا دەرنەچوو من ئەوە هێنەکەم تەسیسە حزبەکە بۆ بۆنەوە بوو کە بتوانێت ئەو ڕێکخراوە پێک بێنێ کە خەڵکی چاوساوە سازمان بدا بەڵام وا دەرنەچوو دوایی
وا دەرنەچوونەکەی ئەوە بوو لە دەرەوەی کوردستان ئێمە نەمانتوانی ئێمە حتا لە وەختێکا کە ئەو فراکسیۆنەمان تشکیلدا هێنڕەوتی سوسیالیستی بە کۆمەڵەمان هەموو زمان بابە 5 نەفەر بێژن بە حزب کۆمونیست گوتمان 5 نەفەر بێژن کە لە ئەسپاهانە کاریگەر بن و هاتوێتن لە زەرفی ئەم 25 ساڵە ساڵ 2007 وانە بوو لە زەرف ئەم 25 ساڵە ملحق بووێتن بەم حزبە ئەوەمان نەبوو بۆیە وتمان ئێمە ئەسەن بین وەک کۆمەڵە کار بکەینەوە ئێمە لەسەرەوەیژە دەرکریان لە حزب کۆمونیست هەرچەند زۆریش احترام بۆ کاک سێبراهیم قایلم بەڵام ئەو نەقشی بوو لە دەرکردن ئێمە بەرحاڵ ئاوا بوو شەیترم نییە من کەسێکی وەک جەنابەت لەسەر ئەوەی کە اختلافی نەزەر بووی لە کۆمەڵە دەرکرای حزبێک کە ویستی بیرروڕای ئازاد بێنێتە کۆمەلگای کوردستان و دیفاعی لە ئازاد لەولاوە ئێژین عەقیدە ئازادە لەولا ئیجازەیان نەدا فراکسیۆنێ دروست حتا دەرکراینی ترعدەیەک فرە دەرکراین زۆر باش کاک دیگەن لەم لێرەدا بەش یەکەمی بەرنامەکەمان کۆتایی پێدێنین سوپاس بۆ کاتەکەتان سوپاس بۆ بینەرانی خۆشەویستە ئێستا لەگەڵ مامان باش بۆ ئێوە باش بن هەموو